خی گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان لە ڕووماڵی پەیام لە خزمەتتان داین بۆ قسەکردن لەسەر دەست بەکاربوونی دۆناڵد ترامپ وەکو 47مین سەرۆکی ئەمریکا کە جارێکی دیکە بۆ خولی دووەم گەڕایەوە کۆشکی سپی و خوێندنەوەی بۆ کارەکانی داهاتووی دەکەین پەیوەست بە ناوخۆی ئەمریکا، پەیوەست بە خۆرەڵاتی ناوەڕاست، پەیوەست بە پەیوەندەکانی لەگەڵ ئێران و لەگەڵ تورکیا و لەگەڵ کوردیش چی دەست دەکەوێت. کۆمەڵک میوانی پسپۆرمان بان کردووە، مامۆستا هۆشیار عومەر عەلی ڕێکخەری ژووری پەیوەندی دیپلۆماسیەکانی بزوتنەوەی گۆڕان و دکتۆر ئارام کۆیی شارەزای کاروباری ئەمریکا، هەروەها مامۆستا ئەرکان جاف شارەزای کاروباری ئێران و دکتۆر سەلام عەبدولکەریم شارەزای کاروباری تورکیای. سوپاسی ئامادەبوونتان دەکەین، زۆر بەخێر بێن. مامۆستا هۆشیار لە بەرزتانەوە دەست پێ بکەین کەمێک پێشەستا ترامپ سوێندی یاسایی خوارد. خوێندنەوە بۆ وتارەکەی چی بوو و هیچ گۆڕانکارێک ڕووی داوە بۆ خوێنەوەش وەکو شخصی ترامپ کەڵکی وەرگتووە لە خولی پێشووی؟ بەڵێ طبعا خۆی گەڕانەوەی وەکو خۆیان دەڵێن گەڕانەوەیکی مێژووییە. مێژووی ئەمریکا یەک سەرۆکی دەتوانێتی خولێک بیدۆڕێن دوای بگەڕێتەوە بۆ تەواوکردنی خولی دووهەم. ئەوەی پەیوەندی بە وتارەکەەوە یەکەمتری قسەی لەسەر سیاسەتی دەرەوە کرد بەوەی کە پەیوەستە بە غەزە و جەنگی غەزە و ئیسرائیل کە بارمتەکان بەشێکیان گەڕاونەوە ماڵەوە ئانی دیکەش ئازادە بن. ئەوەی کە یەکێکە لەو شتانی لە کامپینەکانیشی بەردەوام ئاماژەی پیاوە ئەمریکا یا جەنگ دەست پێنەکە یا جەنگەکە بباتەوە یا کۆتایی بە جەنگ بهێنێ. توانی بڵیت یەکێک لە خاڵەکان کە ئیشی لەسەرەکە جەنگی ئۆکرانیایە لەگەڵ رووسیا کە کۆتایی بێ. ئەوەی کە لە وتارەکەیە تەرکیزی لەسەر بوو کاروباری ناوخۆ بوو کە لەمڕۆوە کۆمەڵێک فەرمانی جێبەجێکردنەوەی خۆیان پێڵن executive order کە ئەمە پێویستی بە کۆنگرێس نییە. بەڵێ کە ئەو بڕیارانە سەرۆک ئەیات پێویستی بە کۆنگرێس نییە بکرێ بە قانون، وتی باری ناسایی نیشتیمانی ڕاگەنین بۆ سنوور سوپانێرم کە نابێ خەڵک بە ناسایی بێت. باری ناسایی ڕاگەنێ پێوەست بەوەی کە خۆیان پێڵێن the green deal یاخود سەفقەی سۆز کە هەوڵدات بەرەو پێشوونەکان لە چوارچێوەی پاراستنی ژینگە و ئەولویات بۆ ئەوە بێ لە پەیوەست بە وزە کە ئەمریکا وزەیەکی زۆری هەیە ئەبێتەوە بە هەناردەکەری وزە بە وڵاتان وەکو ئیدارەکەی پێشووی ناکە. هەندێک بابەتیش هەبوو تایبەت بوون، ینی زۆر باسیەوەی کرد لە ئەمریکا ئازادەکان سنووردار کراوە، باسیەوەی کرد کە وەزارەتی داد بەکارهێنراوە بە مەبەستی سیاسی کە بایدنیش دانیشت بوو مەبەستی ئیدارەکەی ئەو بوو. باسیەوەی کرد ئەمریکا لە پاشەکشەیە بووە. سەرەتایی وتارەکەی و کۆتایی وتارەکەی ئەوە بوو کە ئەمە دەستپێکی سەردەمێکی زێڕینە بۆ ئەمریکا. بەڵام خودی سیاسەتی ترامپ هەرچەند ئەوترێت چوارچەوەی نییە، چوارچەوەیەکی زۆر ڕوونی هەیە و ڕیشەی لە تاریخی ئەمریکا هەیە بۆن ئەوەی ئێستا باسیەکات پێوەست چوارچێوەکەی سیاسەتی ڕوونە. بەڵێ ئێستا بۆ نمونە ئەوەی کە ئەو باسیەکات پێوەست بە کەناڵی پاناما کاڵێ ئێمە دروستمان کرد وەرێگرینەوە، پێوەست بەوەی ئەڵێ من گرینلاند یا بێ پێم بفرۆشن یا بە زۆریش بێ هەر ئەیخەمە سەر ئەمریکا، پێوەست بە کەنەدا چێت چوارچێوەی ئەوەی کە پێوترێ باوەڕی مۆنڕۆ سەرۆشی ئەمریکا بوو، ئیشی لەسەر ئەو دۆکترینی یا باوەڕا کرد کە ئەمریکا تەخگەزلهێزی مەنتیقەکەی خۆی بێت. ئەوەی کە پەیوەندی بە پەڕگیریەوە هەیە کە لە باوکانی دامەزرانی ئەمریکا و دەست پێکا جۆرج واشنتن یەکەم سەرۆشی ئەمریکا لە وتاری خواحافیزیایەکی لەو شتانی هۆشداری پێەیە کە ئەمریکا تێوە بگلێ لە کاروباری وڵاتانی ترە. بۆیە ئەوەی تەنهای ڕەنگە جیاوازیەک هەبێ سیاسەتی ترامپ مامەڵەیە، ئەوەی پێڵەن ترانزاکشنەڵ، ینی شتێکت بۆکەم بە شتێکم بیتێ هیچی بەلاش نییە. لەبەرەوە ئەتوانین دواتریش لەسەری بوەستین، بەڵام سیاسەتیشی لە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەچێت ئەو چوارچێوەیە. کاتور جەنابیش بەخێر بێت. وەکو خوێندنەوەی کەسایەتیش کە بڵێن ماریسی ئۆدەم 78 ساڵە تەمەنیشی زۆرە، ینی ئەوزەم لە ئەکتەریەوە تۆ چۆن ینی کەسایەتەکەی لە ئێسایەکێکە لە پیرترین سەرۆکەکانی ئەمریکا، یەکێکە لە پیرترین سەرۆکەکانی ئەمریکا، ئەتوانین بڵێن پیرترین سەرۆکی ئەمریکایە حالیان وەکو 47مین سەرۆکی ئەمریکا. خۆی بە سیاست پیشەوەەر نییە، ینی پیشەوەرێکی سیاسی نییە، بازرگانێکە هاتۆتە نێو بواری سیاسەوە. مدەتێک کۆمەڵە شۆی هەبوو، واتە ئەکتەر نەبوو بەڵکو وەکو پێشکەشکاری بەرنمەیەک بوو بەڵێ واتە شاگردی ئەوە بوو کە خەڵکی ڕاهێنا بۆی بتوان لە بواری کارسازیە کار بکەن. خودی ترامپ شخصێتێکی تایبەتی هەیە و تا ڕادەیەک شخصێتێکی یعنی ئەوەیە شلۆقێنەرە، ینی قەت ناتوانێت پێشببینی هینەکانی بکرێت، کردارەکانی بکرێت.
لە ناکاوە کۆمەڵێک بڕیارەدا کە ئەم بڕیارانە نە لە باگراوندێکی سیاسی هاتوون نە خوێندنەوەیەکیان بۆ کراوە کۆمەڵێک بڕیارەیە کە ئەمە وای کردووە بۆتە هۆی قەلەقی نەکە لە نێو خۆی ئەمریکا بەڵکو لە دەرەوەی ئەمریکاش بەڵام وەکو کاک دکتۆر ئاماژەی پێدا ئەمە ڕیشەیەکی تاریخیە ئەم سیاسەتانی ترامپ بەتابەتی ئەوەی کە ئێستا بینیون و حزبی کۆماری خوازەکان پێی گەیشتووە ئەمە ڕیشەیەکی تاریخی ئەگەڕێتەوە بۆ ساڵی 1940 بەدواوە لەو سەردەمایە کۆمەڵێک هاتن ئانووس بە تەنها ئەمریکان فێرس یعنی هەوڵیانەدا تەواوی سیاسەتی ئەمریکا تەنها تەرکیزی لە ناخۆی ئەمریکا و لە چواردەوری ئەمریکا بێواتە و وڵاتانی کە هاسنوورن بە ئەمریکاوە کەمترین تەرکیزیان لەسەر سیاسەتی دەرەوە هەبێ بەڵام هەردوو جەنگی جیهانی یەکەم و جەنگی جیهانی دووەم ئەمریکای ناچار کرد کە بچێتە دەرەوەی سنوورەکانی خۆی و سیاسەتی خارجی زیاتر تەرکیزی لەسەر سیاسەتی خارجی بێ هەروەکو بینیمان بە درێژای یعنی ئەو 100 ساڵی ڕابردوو ئەمریکا ڕائید بوو لە جیهانە وەکو پۆلیسێکی جیهانی سێرەکراوە توانی تا ڕادێک بەهۆی دەسەڵاتەکەی ئەو گۆڕانکاری گەورە لە جیهاندا دروستکە ینی بە درێژای 100 ساڵ ڕابردوو ئێستا ئەو ترسی کە بە تایبەتی لە لای ئەمریکیەکان و لە لای ڕۆشنبیرانی ئەمریکا بە تایبەتی فەرید زەکەریا لە بەرنامەی GPS ئاماژەی پێیا ئەو ترسە هەیە کە ببوونی ئەم سیاسەتی کە بەڕێسترم بەڕێوەی بە ئەمریکا دووبارە گۆشەگیر بگرێت پەرایز بخرێت لە جیهانە ئەمەش بێتە هۆی نەک هەر پەرایۆزی ئەمریکا بەڵکو کۆمەڵێک قەزەی جیهانی هەیە لەوانە مافی مرۆڤ و هەندێک نەتەوەکانی وەکو نەتەوەی کورد و تەرانەت فەڵەستینیەکانیش تا ڕادەیەک بکەونە ژێر دەستی ستەم کاری ئەو دەوڵەتانی کە کۆنتترۆلی زەویەکانیان کردو ئەوەندە کۆچبەرانە چکەم ژیان نامەکەم خوێن بزانم باوکێکی بەرگەز ئەڵمانیەوە دایکێکی سکۆتلەندی خۆی خێزانەکەشی ئەو زەم سلۆڤینیە خۆی ئەمریکا دەوڵەتی کۆچبەرانە ئەمریکا دەوڵەتی کۆچبەرانە تاوانبار ناوی بردن کۆچبەرەکان خۆی مەسلەی کۆچبەران مەسلەیەکی سیاسیە خۆی ئەمریکا هەر ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا وڵاتی کۆچبەرانە زۆربەی ئەوانەی کە لە ئەمریکا ژین هەمویان بەڕەگەز یاخود ئەڵمانین کە زۆربیان لە ئەوروپا هاتوون یاخود ئێرلەندین یاخود ئەو لە وڵاتانی ئەمریکای لاتینەوە هاتوون کە ئیسپانین کە ئەوانیش یعنی لە ئەوروپا هاتوون یاخود لە دەوڵەتانی ئاسیا هاتوون ئەوە بەڵام مەبەستی ترامپ بەتایبەتی کە دێتە سەر مەسلەی کۆچبەران و باسکردنی کۆچبەران باسی ئەو کۆچبەرانەیەکە کە بەڕێ شێوەیەکی ناسی بە ملیۆنان کۆچبەرەیە بە شێوەیەکی ناسایی لە نێو خۆی ئەمریکای ئاژی ئەمانە هیچ دۆکمنتێکیان نییە و حکوومەتی ئەمریکی زانیاری نییە لەبارەیانەوە و ئەوان بەو شێوەیە ئیبرازیان کردووە عنی بە تایبەتی کۆمارەکان پیان وایە کە ئەمانە کە ئەم کۆچبەرە نایاسایانە لەبەرەوەی هیچ دۆکمنتێکیان نییە هیچ ڕێکارێکی داراییان نیە عنی هیچ پەیوەندێکیان بە بانکەکانەوە نییە دەتوانن دەست بەسەر کارەکانیان بگرن بە کرێکی کەمتر کار بکەن ئەمەش کاریگەری دەبێت لەسەر بازاری کاری ئەمریکا بەم شێوە ئیبراز کراوە بەڵام خۆی لە حقیقەتە ئەمانە ئەم کۆچبەرە نایاسایانە کە دەڕۆنە ئەوێ ڕاستە بە نایاسایی ڕۆشتون بەڵام ئەمریکا وەکو دەستی کار پێویستی پێیانە چونکە هاوڵاتی ئەمریکی بۆ کرێکەمە کار ناکات بە تایبەتی لە کێڵگەکانە وەکو کێڵگەکانی کێڵگەی ئەوانەی باخی سێ و چێری و ئەمانەی کە لای خۆمان پێڵەن گێلاسۆمانە خەڵکی ئەمریکی ناڕات لەو کێڵگانە ئیشکات چونکە کرێکی کەمترێن ناچارە و پەنابەرە نایاسانە ڕۆن ئەوەی کە تا لە کەمپینەکە بە تایبەتی لە کەمپینی هەڵبژاردنە لەباری ئابوووریەوە زیاتر تەرکیزیە کردە سەر مەسلەی هەڵاوسان بوو مەسلەی بێکاری بوو کۆمەڵە شتی ئیبراز کرد کە ئەوە باسیە کرد لە کاتی کەمپینی هەڵبژاردنەکانە کە ئەو مەسەلانە دیموکرات حەسمی کرد پێشەوەی ئەم ڕۆسیۆنەکەی سوێنی یاسایی بخوا ڕێژی هەڵاوسان لە ئەمریکا گەیشتوتە لە ساعد و کە ڕێژەیەکی ئاساییە ڕێژەی بێکاری لە ئەمریکا لە ساعت 4 کە دووبارە ئەوە ڕێژەیەکی بێکاری سروشتیە کۆمەڵی کێشەی کە هەیە کێشەی ئابووری ئەوانە هەمووی حەسم کراوە بەر لەوەی بگاتە تا ڕادەیە کێشەکانیان چارەسەر تەنانەت کێشەی ئەوەی کە پەیوەندی بە کارباری دەرەوە هەیە بۆ لە مەسلەی
فەڵەستین و ئیسرائیلە ئەویش تا ڕادەیە حەسم کرا شتێکی بۆ نەمایە کە لە کاری لەسەر خزمەتان کاک دکتۆر سەلام دوای خزمەت مامۆستاش بینە سەر کورد دوای لەسەر ئەمریکا و بڵێن تورکیا قسە دەکەین بەس وەکو کورد ناسانێکی هەیە بۆ کورد چونکە پێشتر 2009 کاتێک کە رەخنەی لێگیرا بۆ هێزەکان لە ڕۆژاوای کوردستان دەکشێنێ وتی کوردەکان یارمەتی ئەمێن لەداوەرە جەنگی دومی جیهانی و جەنگی نۆرماند و ئەوانە کورد دەناسێت سەرەتا بەناوی خۆی گەورە میهرەبان سپاس بۆی بەڕێز و خۆشحاڵم لەگەڵم هاوڕێ بەڕێزانە جارێکی تر لێرە لەسەر بابەتێکی گەرمی وەکو ئەمەی ئەمڕۆ دانیشین گفتوگۆکەین ئەلبەت ترەمپ ڕەنگە شارەزایی وەک پێویست نەبوو بێ بوو شێوەیە ئەوەی کە لە لێدوانەکانی بەڵام هەم لە سەردەمی کشانەوەی پێشووی کە لە ناوچە کوردیەکانی ڕۆژاوای کوردستان کشایەوە و ئیدارەی کە لەگەڵ یابوون ئینستاگرام و ئەوانی کە کۆمەڵێک جۆرێک وەکو سەرکۆنە بەڵام جۆرێک لە ناڕزایان دەربڕی کە ناچاریان کرد بە بڕیاری خۆیان بچێتەوە و کشانەوەکە سنوودار بکە ئەلبەت من پرسیارێکی ئەوەمان لەلا دروست بوو پێش بەرنامەکەش کە بۆچی کەمتر باسی لە پرسەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و پرسەکانی دەرەوە کرد بە بڕای من ڕەنگە پەیوەندی بۆ هەبێ کە بەر لە دەست بەکاربوونی ترەمپ کۆمەڵێک ڕووداوی گەورە ڕوویاوە کە پێویستی بە بەرچاوڕوونی زیاتر هەیە ئەلبەت خۆتان نەزان ئەمریکا وڵاتی مؤسساتیەوە هەموو ئەو قەرارەتانەی کە دەرەچێ بە تایبەت بە دەرەوەش هەمی بە کۆمەڵی فیلتەری دام و دەستگای سیاسی و بڕیارسازی ئەوانەیە تێپەڕێتا گەتە ترەمپ خۆشی کە بڕیار دەرەکە هەر لە جەنگی ئۆکرانیاوە کە ڕوویاوە ڕووداوێکی گەورەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە ئەوروپا و لە بەشی رووسیا و ئەوانەیە وهروەها شەڕی بڵێن 7 ئۆکتۆبەر لە غەزە و دواتر لوبنان و حتا کەوتنی ڕژێمی ئەسەدیش کە کرانە دەرەوەی نفوزی ئێرانی و رووسیا لە سووریا کەم نییە هەرچەنە بڵێن ئێستا رووسیا هەر نەوعەنما جۆرێک ماوە بەڵام ئەم ڕووداوانەوە ئاکەن کە ترەمپ بەشێکی زۆر لەوانەیە جێبێڵێ بە ئوتیمێکە لەگەڵ یایەتی لەبەرەوە ئەو وڵاتە بە خۆ دەزانی هەمووی لە ژێر قەرارات و دیشتی پرۆژەی دیراسەکراودایە پەیوەندی بۆیە ئەوەی کە پەیوەندی بە کوردەوە هەیە ئێمە ئەزانین ئەو گۆڕانکاریانەی کە هاتووەتە ئاراوە ئەوەی کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و پەیوەندی بە کوردەوە هەیە لە ناوچەکەدا یەکێک لەوانەی کە دۆستی ئەمریکایە کووردە چ لە هەرێمی کوردستان لەو ململانەی کە لە عێراقا بینیمانە ئەوانەی کە یاداشتەکانی خۆیان ئەنووسنەوە سیاسەکانی ئەمریکا کە لێرە لە مەنتیقەیە بوون و لە ڕۆژاوای کوردستانیش کە هێزەکانی سووریای دیموکرات نوێنەرایەتی کوردەکەن لەوێ بە بوونی پێکاتە جیاوازەکان و تەوەکانی ترەوە تاوەکو ئێستا لە سەرکەوتنیان لە شەڕی داعش و تێکشکاندن و ئێستش لە ئەستۆگرتنی بەشێکی زۆر لە زیندانیەکان و ئاوارەکان و ئەوانەی کە خێزانەکانی داعشەکانن لە کەمپەکانی هۆڵ و لەو شوێنانە پرسێکی زۆر گرنگە کە ئەمریکا لە ناو سووریاشە لە دوای ڕوخانی ئەسە تەنها متمانەی بە کوردەیە و هەتا لێدوانی جاک سولیڤان لە قۆناغی پێشوو هۆکاری پاڵپشتی هێزەکانی سووریای دیموکرات بۆ ئەو گەڕێتەوە کە ئەڵێ ئێمە ئەمانەوێ دۆسیەی بڵێن کەمپەکان لەژێر کۆنتترۆلمان نابێ و تەنها کوردی ژوە گوتم جێی متمانەیە بۆچی لەبەرەوەی ئێمە زانین تەڵان تورکیا زۆر ئاماژەی پێداکەوان ئامادەن بیگرن دوایوتی دیمەشقەتوانێ بگرێتە ئەستۆ بەڵام ئەمریکا متمانەی نییە بە تورکیا بۆچی متمانەی نییە ئەو جێشی سووری حوڕە کە بەشێکی کەمیان لەبیرکردنەوە ینی لە چاو بەراورد بە داعش کەمتر مەسەلەن تون و تیژوو مەسەلەن ئەویان هەیە چۆن دەعمیانەکات بە ئاراستەی پەلامەردانی ناوچە کوردیەکانە بۆیە هیچ متمانەیەکی ئەوەی نییە تەنها کوردەکان ئێستا لە سووریایە لە ڕۆژاوای کوردستانە لە سووریا جێی متمانە بن هەتا ئەم تیمەشی کە یە دوو کەسایەتی زۆر بەهێزی تایە کە ئەوانە ڕۆڵێکی گرنگیان هەیە یەکەم مارک ڕۆبیۆ کە کاندیدە بۆ وەزارەتی دەرەوە کاتی کشانەوە کە لە 2019 ڕخنێکی زۆری لە ترەمپ گرت و کاریگەریانە بوو لەگەڵ مایک واڵتزمانەیە کە ئەویش وەکو مستەشاری ئەمنی قەومی بڕیارە دەست بەکار بێ حتا واڵتز پێشنیازی دروستکردنی هەندێک ئەڵێن بڵێن ناوچەی ئاسایشی منتیقێ هەندێک ژەڵێن ناوچەی دابڕ کە ئەوەی کە ئێستا لە بەنداوی تشرین و لەو سنوورانە کە کوردیش داوا کات ناوچەیەکی ئەمنیا هێز بێتە ئەو ناوچانە هێزی ئەمریکی نێودەوڵەتی فەڕەنسی بێنە ئەو ناوچانە بوو ئەوەی سنوورێک هەبێلانی کەم تورکیا لەوە زیاتر پەلاماری ناوچەکانی بڵێن ڕۆژاوای کوردستان نەدا لەبەرەوە هێشتا بارودۆخی سووریا بارودۆخێکی ناجەگیرە
کە ڕەنگە پێویستە بە کورت ینی ترامپ پێشتر خۆندێک ناوچی ڕۆژاوی کوردستانی پێشکەش باردۆغان کردووە لە گرێسپی و لە سەرەکانیوانە ئەم جارە زمانە چیانی باسی شەوە کرد بوو کە ئەو باردۆغان سەرسامەوەیە ترامپ وتی هاوڕێمە و پێشی سەرسامە طبعا جیاوازە قۆناغەکان جیاوازە ئەو قۆناغی ئیداری یەکەمی ترامپ ڕژێمی ئەسەد مابوو رووسیا لە ئێرە لە سووریا هەبوو و ئێران لەوێ هەبوو و ئێستا کە هەتا دۆخی مەسەلەن ئیسرائیلیش لە ڕووی حیزبوڵڵا و لە ڕووی حەماسەوە هێشتا ئەو دۆخە نەبوو کە ئێستا هەیە ئەو قۆناغە زۆر جیاوازە ئەو قۆناغی کە ترامپ مامەڵی کرد لەگەڵ تورکیا بە بڕوای ئێمە ئەو قۆناغە پێ ناچێت ئەو مامەڵێ دووبارە بێتەوە بۆ شوێ بۆچی چونکە ئێستا پرسی ئاسایشی ئیسرائیل لە ناو لە لایەندەی سووریا هاتوۆتە ئاراوە و پرسی ئاسایشی ئیسرائیل کە زۆربەی سیاسەکانی ئەمریکا بە مایکرۆبێشەوە کە جەختی لێ کردوێتەوە کاری یەکەمی ئەمریکا پاراستنی ئاسایشی ئیسرائیل ئاسایشی ئیسرائیل ئێستا لە سووریا بۆ خۆتان نەزان دەمێکە بڵێن بەریەکەوتنیان لەگەڵ تورکیا هەیە ئیسرائیل و تورکیا ئێستا بڵێن سنووری تورکیا و ئیسرائیل بەیەکەوەی ڕاستە مەسەلەی ئێران ڕۆشتووە تورکیا هاتووە و تورکیاش پاڵپشتی سەرەکی دەستی تەحریری شام بوو ڕاستەوە خۆ گەشتۆتە سنووری ئیسرائیل و ئێستاش تەنها لە ناو سووریا شاگەر تێبینی بکەین ئەمە دەستی تەحریری شام هێزێکی ئیسلامی سنی جیهادین بە معنای ئەوەی کە جگە لە دەستەی تەحریری شام دەیان گروپی چەکداری جیهادی تێدایە کە ئێستا سووریا بۆ بە ئەرزی زەوی ڕزگارکراوی جیهادیەکان لە جیانەوە بەشێکی زۆریشان لێ کۆبوونەوە خۆمان نەزانین بابەتێکی تریش ئەخیر ڕستەم لە ئەوەی کە ترەمپ باسی ئەردۆگانەکە کۆمەڵی کۆدیتیە یەکەم بەڵێ جەختکردنەوەی لە پرینسیبی ڕێز حەز ناکەوەکو ئەردۆغانەوە زۆر بمێنێتەوە مەبەستی ترەمپ لەویا جەختکردنەوەی لە پرینسیبی ڕێز لە تەنیشتی بەرژەوەندی ئابووری و سیاسیەکانە ئێمە ڕێزیش لە بینمانایە دوو ترەمپ ئێوێ بەو کۆدە بڵێ بە ئەردۆگان کە من بڕیارەیەم لە سووریایە ئەوە منم بڕیارەیەم پێم وتی شەڕ ڕاگرێ ڕادگرت یعنی ئەوە جەختکردنەوەی لە مۆزوعی گوێڕایاڵیش بەڵێ جەختکردنەوەی لە گوێڕایاڵیش بۆیە بە بڕای ئێمە لە سووریایە ڕاستە تورکیا یاریکەرێکی سەرەکیە بەڵام بە پشتبەستن بە پاراستنی ئاسایشی ئیسرائیل ئەمریکا قسەکەری یەکەمە دەکەم دێمە خزمەتان مامسەرکان جەنابشت بەخێر بێ بەرز بە حکومەوەی کە شارەزای کاروباری ئێرانی یارخانەیەکمان بۆ بکەی پێوەست بە هاتنەوەی ترامپ و ئێران خۆت دەزانی کە ئێستا ڕژێمی ئەسەد ڕووخاوە هیلاری شیعی تێکشکە ئێران بەیروت و دیمەشقی لەرزدا چی ڕوودەدات لە بینی ئێران و ئەمریکا دوای هاتنە سەرکار ئەوەی ترامپ جارێکی بە کۆشکستنی بەڕێست و بۆ ئەم هاوڕێ بەڕێزانە و بۆ بینەرانی بەڕێزیش من ئەگەر زیاتر جەخت لە ناوخۆی ئێران و سیاسەتەکانی ئێران بەرامبەر هاتنە سەرکاری ترامپ بکەم و سیاسەتی ئەمریکا بەجێبێڵم بۆ ئەم برا بەڕێزانە کە پسپۆڕی و بابەتەن طبعاً مێژووی ململانیەکانی ئێران ئەمریکا هەر لە دوای سەرکەوتنی شۆڕشی ئیسلامی ئێران و بە تایبەتی دوای گرتنی سەفارەتی ئەمریکا لە ئێران ئیتر بە تەواوی ئەم پەیوەندیانەیان وەکو پەیوەندیەکی ڕاستە و خۆی دیبلۆماسیەت پچڕاوە بەس لە دەستی دووە بەردەوام لە گفتوگە و لە دانوستانە بوون بۆیە ئێستش کە ترامپ هاتووەتەوە سەرکار طبعاً بەشێک لە سیاسیەکانی ئێران بەهاتنەوەی ترامپ تۆزێک لە خۆشحاڵیان پێوە دیار بوو چونکە وتیان ترامپ ئەزبوونێکی ڕابردووی هەیە لەگەڵ سیاسەتی ئێرانە و بڕیارەکانی ئەوەی کە لە بانگەشەی هەڵبژاردن و لەم چەند ڕۆژەش چەند وتارێکی داوە بە تایبەتە و پرسیارانەی کە لەلایەن ڕۆژنامەنووسانەوە سەبارەت بە ئێران لێ یەکرا هەندێک لە چاودێرانی ناوخۆی ئێران ئەڵێن لە قسە و دەربڕینەکانی ترامپ هەندێک پوختەیی پێوە دیارە یعنی سەبارەت بە ئێران هەندێک محافظکارانە لێدوانەدا لە چاو خولی یەکەم بۆیە لە ناوخۆی ئێرانە سێ بەرەی جیاواز تقریبا دروست بووە بەرەیەکیان ئەڵێن ترامپیش وەکو هەر سەرکردەیەکی دیکەی کە لە ئەمریکا هاتووە ڕۆشتووە کاریگەری کێوتووی لەسەر ئێران نابێ و ئاسانە ئێران پێویست ناکە هەنگاو بۆ گفتوگۆ بنێ لەگەڵ ترامپا بەشێکی دیکەیان لایەنە وەسەتەکەیان گرتووە بە تایبەتی ئەمە پشتە بەسن بە ئەو قسانەی ڕێبەری باڵا خامنەی بۆ خۆی تیۆریەکی هەیە پێڵێ نەرمشی قەهرەمانانە طبعاً ئەم نەرمشی قەهرەمانانە لەسەر سێ ڕوکنی ئەساسی وەستراوە کە بریتیە لە عیزەت حکمت مەسلحەت ئەڵێ ئێمە کەی پێویستمان بوو پێویستمانە عیزەتی ئێران بە شێوەیەکی حەکیمانە و لە بەرژەوەندی وڵاتەکەمان وێنا بکەین لە هەرکوێ پێویست بێ بەشێکی دیکەیان ئەو جەماعەتەن کە ئێستاچێ لایەنگری پزیشکیان و بەگشتیش گەلی ئێرانە پشتیوانی لەوە ئەکەن هەر چۆنێک بووە
پەیوەندیەک لەگەڵ ئەمریکا دووبارە دروست بکەنەوە و ئەو پەیوەندیەش بە ضرورەتە زانن و بەشە ڕێگەی ڕزگاربوونی ئێران لە گەماروەکان و دواتریش ئاساییکردنەوەی بارودۆخی ئابووری سیاسی و ئەم دواییانەش پرسی ئەمنی لە ناوخۆی ئێرانە زۆر باسی لە یەکرێ بۆی ئەم سێ هەڵوێستە لە ناو ئێرانە بە گشتی هەیە. بەس خۆی پزیشکیانیش یەکی لە بانگەشەکانی هەڵبژاردن گفتوگۆ بوو لەگەڵ ڕۆژاوەکە ئێستا سەر و کۆماری ئێرانە گوتی گفتوگۆ دەکات یاخود ئێستا باز لە گفتوگۆی ناڕاستەوە خۆش دەکرێت ئێستا گفتوگۆی ناڕاستەوخۆوەک سەرەتا وتم بەردەوام هەبووە بەڵام ئەوەیە گفتوگۆکان ڕاستە و خۆنی لە دەستی دووەوە عادەتەن لە سیاسێک نە لە دوای بڵێن مەبەستم ئەم یعنی بەتایبەت ئەم ئاڵۆزیەکانی ئەم ناوچە بەزەبت لە ڕێکەوتنی ئەتۆمی ئەگەر یاداشتەکانی عەباسی سوڵتانی ئەو کاتە کە سەرۆکی ئاژانسی ئەتۆمی ئێرانی بوو بخوێنیتەوە باس لەوە کە من نەخۆش بووم لە ماڵەوە لە قەزوین لەسەر جێگە کەوتە بووم وەزیری دەرەوەی ئەو کاتی ئەمریکاش جۆن کێری قاچی شکا بوو لەسەر پاسکیل کەوتە بوو ئەڵێوەنە ئامادە بووین بۆ ڕێککەوتن من لەسەر چۆنەڵی تەختی نەخۆشخانە ئەویش بە قاچی بەزراوەوە لە ڕێگەی ئۆنلاینەوە گفتوگۆمانە کرد بۆ ئەوەی ڕێککەوین یعنی تا ئەو ڕادەیەش کە ئامادەی ڕێککەوتن بوون. بەڵامی تر دوایەوەی کە ترامپ هاتوو لە ڕێککەوتنامە ئەتۆمیەکە کشایەوە بە تەواوی ئەو پەیوەندیانە پچڕات چووە دەسی دووەوە بۆیە ئێستا لە ناوخۆی ئێرانەوەی کە باسەکرێ ئەو دۆسیە گرنگانەی کە لە بینی ئێران و ئەمریکایە یانەوێ بۆ داهاتوو گفتوگۆی لێ بکەن و لەسەر بنەمای نەرمەشی قەهرەمانانە گفتوگۆ بکەن یەکەم دۆسیەی بەرنامە ئەتۆمیەکە و گەڕانەوەی ئەمریکایە بۆ نێو ئەو ڕێکەوتن نامە ئەتۆمیە دووهەم پرسی گەمارۆکانە کە ئەوەش لە دوای ڕێکەوتن نامە ئەتۆمیەکانەوە بێ قسەی لەسەر بکرێەوە دوای گەڕانەوەی ئەمریکا بۆ ناو بەرجام و پرسی موشەکی ئێرانە پرسی درۆنەکانە وەلە ڕووە دەرەوەش پرسی بەرەی مقاومەیە کە ئێساکێ مقاومەوە بۆ خۆمان نەزانین بە تایبەتی لە دوای ڕوخانی ئەسەد ئەو هیلالە شیعیەی کە باسە کرا تا ڕادەیەکی زۆر خەلەلی تێکەوت بە پرسی ئەمنیەتی ئیسرائیلیشە. ئەمە ئەو دۆسیانن کە زیاتر لە بینی ئێران و ئێران خۆی بۆ ئامادەکردوون کە لەگەڵ ئەمریکا لە داهاتوو گفتوگۆی لێ بکە و ئێرانیش لە ماوەی دەرچوونی ترامپ تاکو ئێستا ئامادەسازیەکی زۆری کردووە بۆ لای خۆیەوە زۆری کردووە بۆ دانووسان لەگەڵ ئەمریکا ئەوان دانووسان لەگەڵ کەسێک بکەن کە قاسم سلێمانی بڵێن کوشت تیرۆری کرد ینی ناوی بنین قورس نییە بۆ ئێرانیەکان ئەوان وەکو پێم وتی لەسەر بنەمای عیزەت حکمت مەسلحەت یعنی کەیل پێویستی بە عیزەت گفتوگۆی ڕاستە خۆ بکرێت لەسەر ئەو بابەتەی کۆتایی ئامادەکاریەکانی ئێران ئێستاچێت لە دوو ڕوانگەوە زۆر وێ خۆی وێناکە یەکەم بابەتی دیبلۆماسیە بۆ خۆمان نەزانین پزیشکیان چەند لە دوای دەرچوونی ترامپەوە بە تایبەت وڵاتانی دراوسێ هەر لە عێراقەوە بیگرا هەتاوەکو وڵاتە عەرەبیەکان بەشێکیان وەلەم کۆتاییەشا سەردانی ڕووسیای کرد کە وتی ڕووسیا هاوپەیمانێکی زۆر گرنگی ئێرانە و شادەماری سیاسەتمان پەیوەستە بەیەکەوە واتە سیاسەتی ئێران هی ڕووسیایەوە هی ڕووسیاش هی ئێرانە و نزیکیەکی زۆر هەم لە بەخێرهاتنەکەی پۆتین کە تەنانەت بە زمانی فارسیش پێشوازی لە پزیشکیان کرد خۆشامەدیەکی پێوت لەوانەیە هەرەوەش بزانێ بۆیە زۆر نزیکیان پێوە دیار بوو وە لە ڕوانگە سەربازیەکەشەوە چەند تقریبان مانگێک کە بێ ئێران بۆ خۆی هەم بەرپرسە سەربازیەکانیان کەوتونەتە هەندێک لێدوان و هەم نیشاندانی ژێرزەمینە پڕ لە درۆن و پڕ لە موشەکەکانە و هەندێک مانۆڕی سەربازی بە تایبەتی لە ناوچە سنووریەکانی ناو ئێران و دانانی سیستەمی بەرگری کە باسی لێکرێ لە ناوچە گرنگیەکانی ئێران بە تایبەت ناوچە سنووریەکان و ناوچەکانی ئاراک و مەسەلەن فۆردۆ و وێزگەی ئەتۆمی تاران و ئەو ڕینانە هەندێک ئامادەکاری دیبلۆماسی سەربازیشی کردووە بۆیە ئایا لە کۆتاییە ئەم دانوستانە ئەنجامەدرێ وا ئەبینم ئێران تا ڕادێکی زۆر ئامادەیە بەڵام سیاسەتی ترامپ وەک بە ڕێزانی ژاماژەیان پێکرد کەمێک سەختە ینی پێشبینی بکرێ لە کۆتاییە ئەم سەردانەی پزیشکیان بۆ لای پۆتین و ئامادەیی ترامپیش بۆ ئەوەی کە بە هەموو شێوەیە ئامادەیە لەگەڵ ترامپ لەگەڵ عەفو پۆتین دابنیشەوە هەتا هەواڵێکم خوێندەوە کە ئەڵێ یاریدەدەرەکانی ئامادە کردووە کە لە مانگی یەکەمی دەست بەکاربوونیە هەماهەنگی بکەن بۆ ئەوەی دانیشتنێک لەگەڵ پۆتینە بکە جاکرێ ئەمەی دانیشتن لەگەڵ پۆتین پرسی ئێرانیش بەشێک بێ لە دۆسیەکانی نێوانە تێڕوانینی ترامپ بۆ ئێران تێڕوانین ترامپ بۆ رووسیا جیاسرە لە تێڕوانینەکەی بۆ ئێران
لە ئیداری یەکەمی ترامپا بوو کە لە بەرنامە ئەتۆمیەکەی لە گفتوگۆ ئەتۆمیەکان کشایەوە ئەمە یەکەم دووەمیشان کوشتنی قاسم سولەیمانیە لە سەردەمەدا بڕیارێکی قورس بوو کە لە ئیداری ئەمریکاوە درا بەڕێز ترامپای یعنی ئەوە کوشتنی جەنراڵێکی وڵاتێکی سەر بڵێم خاوەن سیادە لە دەرەوەی سنوورەکانی وڵاتە ئەوە تا ڕادەیەک شتێکی زۆر قورس بوو بۆ هەم بۆ خودی ئەمریکا هەم ئەوەی کە لە ئێرانە بوو کە لە ئێرانە ڕوویا لەبەرەوەم هەندێک کەس بۆ چوونی وایە کە بەتابەتی بەرەتون ڕەوەکەی ئێران پێی باشە کە ترامپ هاتۆتەوە سەردەور چونکە ئێدی حجەیەکی بەدەستەوە بێ کە بەرامبەرە مەسلحەتەکانی بەرژەوەندەکانی بەڵێ وەکو ئۆپۆزیسیۆن خۆی دەرخان چ لە ناو خۆی ئێرانە چ لە دەرەوەی سنوورەکانی ئێرانە هەندێک کەشپیان وایە کە ترامپ پیاوی ڕێکەوتنە وەکو جەنابی پزیشکیان و خۆیان بۆ ڕێکەوتن ئامادە کردووە بەڵام ئەوەی کەی بینن ببوورە منان لە کاتیەوەگرم بەڵام ئەوەی کە من ئەیبینم لێرەدا کە پەیوەندی بە کاروباری ئێرانەوە هەیە پێم وایە ترامپ بەتایبەتی لەم سەد بڕیارەی کە بەنیازە ئەمڕۆ ئیمزایکە بڕیارەکانی سەرۆکایەتین کۆمەڵێک پاکێجی ئابلوقی ئابووری تیا بۆ سەر ئێران و سیاسەتی ئەو پەڕی فرشار بەکارێنێ کە پێوترێت ماکسیمەم پرێشەر بۆ ئەوی ئێران ناچار کات دووبارە بگەڕێتەوە بەسەر مێزی گفتوگۆکان بەڵام بەو تێرم و کۆندیشنی ئێران بە تێرم و کۆندیشنی ئەمریکا ئێستا ئەمێنێتەوە سەر ئەو مەوزوعی ئێران تا ڕادەیەکی زۆر کاتی 12 خاڵەکە عیزەتەکەی مابوو بەزێسا عیزەتەکەی خەلەلی تێکەوتووە ئێستا ماوەتەوە سەر حکمت و مەسلحەتەکەی حکمت و مەسلحەتەکەی لەکوێ لەکەوێتە ژێر فشارەکانی ئێران بزەڵێت و سیاسەتەی ترامپ کە زۆرترین فشار بێ بۆ سەر ئێران طبعا لەم جارە بڕیار وایە سیاسەتی گەمارۆکان بخرێتە سەر بەندەرەکانیش یعنی هیچ کەشتیەک بۆی نەبێ هیچ بەندەرێک بۆی نەبێ پێشوازی لە کەشتیە ئێرانیەکان بکە و هیچ کەشتیەکی ئێرانیش لە غیرش لە بەندەرە ئێرانیەکان نەوەست سپاس دەکەم ماوەسە دوایی بەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاستەکەین بەس وەکو دەسەڵاتەکانی سەرە و لە ئەمریکا ئەوەندە بەرفراوانە و ترامپی زۆر سەربازەکەی دێ بە موسسەت نادەوە ینی سیاسەتی ئەمریکا بڕیارێکی گەورە بدات و لە دەروی موسسەت ئۆباما خۆی مامۆستای دەستور لە زانکۆی شیکاگۆ پێشەوەی بێ بەسەرەوە باشە ببێ بە سیناتۆر و خولسەرەوە بوو ماوەیە پێشەوەی سەرۆکاتەکەی تەواوی ئەڵێ من خۆم کە مامۆستای دەستور بوو تا نەبووم بە سەرۆک نەمزانی سەرۆک چەند بێ دەسەڵات چەند بێ دەسەڵات سەرۆکی ئەمریکا بەگشتی یانی کەسایەتەکان زۆر کاریگەری بێت تۆ پرسیارت کرد لە دکتۆر ئارام ترامپ ئەگەر سەیری تاریخی بکەی بەشێک لەوانەکانی باوچێتی بەشێکی مەحامێکی بەناوبانگە کاتی خۆی زیندانیش کراوە کە هۆن یەک لەو شتانە ئەوەیە بردنەوەی زۆر لاگرنگکە ئەمڕۆ لە وتارەکەی زۆر وشەی بردنەوە سەرکەوتن وینی بەکارهێنا یەکێک لەوانە هەرگیزدان بە شکستان نانێت یعنی جارژانەکەی دۆڕات ئێستاشە براوە بەڵێ هاتی لەو بەردامە لە پێیان یەکێک لەوانە سەروەت یعنی ئێستا لەو کەسانی زۆر نزیکێتی شەو ڕۆژ لەگەڵەتی ئەڵۆن مەسکە هەتا سەروەتە زیاتر بێت ئەو گرنگترە ئەمڕۆ لە وتارەکەشە باسی کرد کە ئەمریکا دەوڵەمەند دەڕێنەوە ناچین پارە سەرفکەین بۆ وڵاتانی تر و بۆ پاراستنی وڵاتانی تر بۆ خۆمان یەکەین لەبەرەوە ینی ئەوە نییە بڵێ کەسێکی پێشبینی نەکراوە پایەکانی سیاسەتی بۆ جیهان چونکە ئێستا ئەم جیهانەیە ئێستا هەندێک ئەڵێن 2015 ینی کەسێکی بەناوبانگی وەکو جۆن مەرشایمەر بۆ نمونە هەندێکی ئەڵێن ئێستا ئەو سیستەمە تاک جەمسەری دوای ڕوخانی سۆڤێت نەماوە ئەمریکا بیەوێت چی بکە بۆ نمونە چەندین چەند ئابڵقەی بەسەر رووسیا ئێستاپان لە ماوەیەکی زۆر کەمە ئیداری بایدن رووسیا تەحمولی کردووە ئابوورەکەی خۆ لەگەڵ وچان لەگەڵ هند لەگەڵ چین نزیکتر بۆتەوە ئێستا بۆ نمونە یعنی مەبەستم ئەمریکا وەکو خۆناغی بۆ نمونە 91 تا 2015 ناتوانێت چی بوێ بیکا بۆ لایەنێکی تری یەکێک لە پایەکانی سیاسەتی ئەو ئەڵێت ئاشتی لە ڕێگەی هێزەوە پیس ثروسترس ئەمەیەک لە دروشمەکانی ڕۆناڵد ڕێگەن کە هات دەوریی گەورەی هەبوو لەوەی کە پێشبڕکێکی گەورەی لەگەڵ سۆڤێت کرد سۆڤێت لە ڕووی ئابووری نێکوانی ئەو پێشبڕکێ بکە
ئەوەی کە پەیوەندی بە دەسەڵاتەوە هەیە دیارە لە ئەمریکا دەستوری دەسەڵاتی کردو بە سێ با بڵێن لقەوە جێبەجێکردنە یاسادانانە لەگەڵ دەسەڵاتی دادوەری کە دادگای فیدراڵی باڵایە. باش ترامپ ئەم جارە جیاوازەکەی لە چیایە؟ جاری یەکەم کەمە بەسەر زۆر شت هەیە نەیزانیم ستافەکەشی نەیانزانیوە کە ئەو دەسەڵاتانیانەیە. ئەم جارە ئێستا بۆ ئەمڕۆ ئەو هەواڵە هەبوو کە ژمارەیەکی زۆر لە دیپلۆماتکاران لە وەزارەتی دەرەوە پیاونراوە بێ ئێوە ئیستیقالە بکەن لەو تیمانەی پێشووی بایدن و ئۆباما و کۆنەکان ماونەتەوە ئەوەیە کەسانێک دەوری خۆی بە ئەگەر سێری هەڵبژاردننی کاندیدەکانی شکل مکابینەکەی ئەوەی لا گرنگە کەسانێک بن کە بە قسەی بکەن چونکە ئێستا زۆر دەرکەوتو جۆن بۆڵتن مایک میلی کە ئەمڕۆ بايدن لابدني بيشوقتي بودك بوينيا بدات كوعزتي أنتوني فاوتشي وليز همو أواني لو اللي جناها بون كل يكون نوع كل أو الشاشي قانوني دوام كيكون نوع بلوي كأو شو أثر كونغرس الأمريكاني يعني كسانك دانا برياري كيراج بتجيك النكلة اشتوى بتشن برياري كيف نوعك الله الشنوة كأمل لزوم كات بيشتروا إياه لبالا وشا ترامب يقولوا شتاني بسيانا لك جاكاتي تو شيء أكيد جوال شيء أجري وتجوال أخو مغرب يعني لسر ليش شيء كان هي في وجه انستيت يعني فش يعني لو لحظة فش بنيتي خوي ده بس يعني لي بوت شيء بمشكلة أو أكاد يعني أوجه مجيئك كاتب قايكاني سياستي أمريكا فيش مشتغل توبت عشتيها بين الجيرانة بين بيزبيت يعني بوي عشتي بارزينا بكزات كشر دسك ابون هنا بدري جاي او ما هيك كامبين كده من سبب نكلو تنزيل الكلام زي كان ام شرير مطلقين وراسته مش كاترسان يعني زاني من زور بتندير روبر يعني وتستخدش الى نتنياهو يعني هو جمانيت يعني او نبغى رنجا ام ريكورديشن كده ئەوەی کە پێنی بەدەسەڵاتەکانەوە هەیە کابینەکەی خۆی دانا بڕیاردر بە تایبەت بۆ سیاسەتی دەرەوە دەسەڵات تەواوی هەیە چونکە ئەمریکا ڕاستە پێشتر کۆنگرێس دەوری هەیە موسسەکان دەوریان هەیە بەڵام لە قەیرانی کوباوە دۆخێک دروست بوو کە سەرۆک بڕیاردەری سەرەکیە لە سیاسەتی دەرەوە لەبەرەوە بینیمان لەوەی ڕۆژەوە کە هاوڕێیان باسییان کرد بە یەک بڕیار ئەو ناوچەی تووشی خەیران کرد. سپاس دەکەم کاوتور سەبارەت بە ئامادەبوونی خود بانکێشتەکان ئەوانەی کە ئامادەبوون لە مەراسیمی کەس لە کوردستان و لە عێراق و لە ناوچەکە بانکێشی واتە بوو چۆنە خۆی مەسەلەی پێشەوەی وەڵامێمە پرسیارە بەمەوە حەزەکەم جیاوازی ئەم خولەی ترامپ لەگەڵ خولەکەی پێشووترا بخەبەر کاک دکتۆر ئاماژەی بە خاڵە گاوەیە کە ئەزمموی وەرگن لە خولەکەی پێشوو بەڵام شتێک کەش هەیە کە جیاوازترە لە خولەکەی پێشوو ئەوەیە کە ئەنجومەنی نوێرەران و ئەنجومەنی پیرانی ئێستا هەردووکی بەدەست کۆماری خوازەکان تا 2 ساڵێکە لەبەرەوەی هەج بڕیارێک با ئێستا بێگومان لە کۆنگرێس و لە ئەنجومەنی نوێرەران لەوێ زۆربەی دادوەرانی دادگای باڵا خۆی دایناوە ئێستا و پێم وابێ 5 دادوەر سەر بە خودی ترامپ هەمووی زۆر محافظکارە یعنی بڕیارەکان بۆ ئەم ئاسانترە لە عقل لەم 2 ساڵەیە زۆر ئاسانترە دێ ئەوەی تایبەتە بە لیژنەی کارەکەی بانگێشتەکان ئێستا خەڵک لێرە زۆر دەیگو من بانکێشکراوم بە فەرمیەک ئەمە ئەمریکا زیاتر لەسەر یەکەم دۆنیشن دووەم لۆبی کۆمەڵێک شتیکەش هەیە کە لە پشتی پەردەوە باسەکرێ ئەوان زیاتر هەوڵی کۆکردنەوەی پارەیە درێن بۆ نمونە کۆمەڵێ ڕێکخراوی خێرخوازی خودی دۆناڵد ترامپ کۆمەڵێک فاوندیشنیە دۆناڵد ترامپ فاوندیشنیە چیە کات تک دەفرۆشن ئەم لە ڕێگەی ئەم تکتانەوە تۆش تەنانەت وەکو محەممەد حەکیم دەیتوانی مانگی لەمەوە پێش تەقدیمی کردایە پارەت بدایە تکتێکە بکڕێەوە بڕۆشتیا بۆ ئەوێ یعنی ئەتوانی بڕێ بۆ مارۆ لۆگۆ لە مارۆ لۆگۆ $50,000 لە خوانێکە لەوارە خوانەکەشتی فەرمی ڕۆشتووە لە خڕڵاتی ناخێر بە فەرمی تا ئێستا وەزارەتی دەرەوەی ئەمریکا بە هیچ شێوەیەک بانگشتی ڕسمی هیچ لایەنێکی دەرەوەی نەکردەوە بە تایبەتی هەرێمی کوردستان و عراقش یعنی قابل لە قورسایی عراق کەمتر بێ لە هەرێمی کوردستان خەڵک لە هەرێمی کوردستانەوە بر ئەو ژمارانەی کە داوات دەکرێن بۆ بازنە بچووکەی کە لە دەوری سەرۆکن لەگەڵێ بن بە درێژای ئەمڕۆ شەو زۆر بچووکە ئەوەی پەیوەندی بە دەرەوە هەیە زیاتر ئەوانەی داوات کرۆ کە لە ڕووی فکریەوە نزیکن لێ بۆ نمە سەرۆکی ئەرجنتینیان داوات کردبوو
سەرکردە ڕاستڕۆکانی ئەوروپای داوت کردووە کەسانێک کە با یەکشتی کەش بڵێن لە کاتی داوتکردنا خۆی ئەبێ ئەو کەسێک کە داوەتە ئەکرێت پێویستە پارێزەری مەساڵحی ئەمریکا بێ لە دەرەوەی سنوورەکانی ئەمریکا ئەبێ کەسێک بێت کە یعنی قورسایەکی هەبێت لە سیاسەتی دەرەوەی ئەمریکا. هەرێمی کوردستان بۆ ناخۆش هەرێمی کوردستان نقطەیەکی بچووکە لە جیهاندا چەندە کاریگەری هەیە لەسەر سیاسەتی دەرەوە و بەر پاراستنی بەرژەوەندەکانی ئەمریکا لە ناوچەکەدا. کاکتۆر سەلام سەبارەت بە بڵین ئەمریکا و تورکیا چەندە بۆ ئەمریکا گرینگەوە ئەگەر بێتە بژاردە لە بینی ئەنقەرە و ڕۆژاوای کوردستان دیمەشق و ڕۆژاوای کوردستان ئەمریکا لە داهاتوودا ینی کامیان هەڵدەبژێرێ بەرژەوەندەکانی ئەمریکا؟ خۆی چۆنە کاک حەکیم ئێمە زانین کە تورکیا دەوڵەتە باشە سیادەی هەیە و ئەندامی ناتۆیە و لە ململانەی جەنگی ساردا لەبەری ئەمریکا بووە و کۆمەڵێک دۆسی و پرسی گرنگی ئەمریکا هەیە پەیوەستە بە تورکیاوە لە ڕۆژەڵاتی ناڕاست و لە ناوچەکە و تورکیا بەهۆ ئەو مقاوماتانەی کە هەیەی لە ڕووی هەڵکەوتەی لە ڕووی جیۆستراتیجی لە هەموو ڕۆکانیکەوە و هەتا وەسفکردنەکەی ترەمپ بۆ ئەردۆگان ئەوەی کە تورکیا توانی بیکات لە خستنی ڕژێمی ئەسەدا یعنی بەشێکی زۆری وڵاتانی ئەوروپا کە دۆستی ئەمریکا نەیانتوانی ئەوەی بۆ بکەن. بۆیە پەیوەندی ئەمریکا و تورکیا پەیوەندی دوو دەوڵەتە پەیوەندی دوو دەوڵەتی هاوپەیمانیشە باشە بەڵام پەیوەندی ئەمریکا بە هێزەکانی سووریا دیموکرات و بە ڕۆژاوای کوردستانە پەیوەندی دەوڵەتێکی زلێزی جیهانیە بە بڵێن حرەکەیەکی تەحەڕوریەوە یان بزوتنەوەیەکی ڕزگاری خوازیەوە کە لە قۆناغی خەباتی سیاسی و چەکداریە بۆ دەسەبەرکردنی مافەکانی. بەڵام بابەتەکەوەیە ئەمریکا چۆن ئەتوانێت سازانێک دروستکە لە بینی پاراستنی بەرژەوەندەکانی تورکیا هەم لە ناو تورکیای هەم بە تایبەتی لە ڕۆژاوای کوردستان و لە ئایندەی سووریا هەم چۆنی دەتوانێت کە وەخت جەختی لێکەنەوە کە هێزەکانی سووریا دیموکرات و کورد باوپەیمانی خۆیزانە چۆن ئەتوانێت پارێزگاری لاوانیشکە. بابەتەکە خۆی لە چیا بینێتەوە ئەمریکا وەک لێدوانەکانی تران پێش دەست بەکاربوونی ئۆقرەی ئێوێ سەقامگیری ئێوێ بە تایبەتیش بۆ سووریا ئێوێ سووریا ئارام بێتەوە وردە وردە ینی بەشێکی ئەوەی کە لە لێدوانەکانە تۆشیەکەیتەوە سووریا ئارامی بەخۆی ببینێ سەقامگیری بەخۆی ببینێ. بۆچی لەبەرەوە کرانە دەرەوەی نفوزی ئێران و رووسیا وەک پێشتریش لە وەڵامی کەم نەبوو بۆ ئەمریکا. ئەمریکا پێویستی بە تواناکانی تورکیا بە ڕۆڵی تورکیا هەتا بۆ گۆڕانکاری لە عێراقیە و بە بۆچوونی ئێمە ئەو بارود گۆڕانکاری کە هاتووە کە نەتانیاهوتی نەخشی ڕۆژەڵاتی ناوەڕاست ئەگۆڕین بەکردار بەشێکی پەیوەندی بەوەیە کە ئەو گروپە چەکدارە شیعانەشی لە عێراقا هەیە ئەو شیعەکانیش ئەشێ ینی ئەمە وەکو احتیمالی دانێن کە ئەو توانیان نەبێ و بینراش کە مەسەلەن هەژمونی گروپە شیعەکان و تەیاری شیعی لە مەنتیقەکەیە زەری بە زیانی ئەمریکا ئاشکایەوە. ئێستا ئەگەر سەیر بکەی لە هێنانە پێشەوەی تالیبان و جارێکی تر و لێرە وردە وردە سیرەکەی ئێوە سونەکان بهێنێتەوە کە ڕەنگە دوورنی لە عێراقیشا ئەو هاوکێشەیە لە هەڵبژاردننا بێ یا بە هەر گۆڕانکارێکی تر بێت تاراوە کە تورکیا دەوڵەتێکی بەهێزی پشتپەسراوی هاوپەیمانی ئەمریکا بوون. بەڵام ئەوەی کە پێوەستە بە سووریاوە ئەمریکا سازانی لە نێوان دیمەشق و ڕۆژاوە یاخود لە نێوان ڕۆژاوە و ئەنقەرە یعنی بێتە سەربژاردە بۆ ئەمریکیەکان. خۆی کێشەکە دووسێک گرفتەیە گرفتێکیان ئەوەیە کە ئەجێندای جیاوازی پێکداچووی وڵاتان بە ئیسرائیل بە ئەمریکا بە ئەوروپا بە مەسەلەن تورکیا هەموو ئەوانە کە پێکداچوون تۆزێک ڕەوتی بیناکردنەوەی سووریای نوێی تۆزێک گرفتی بۆ دروست کردووە و بەشێکیشی پەیوەندی بەوە هەیە کە تورکیا چی ئەوێ ئیسرائیل چێوێ ئێستا لە سووریا تقریبان دووشت هەیە ئاسایشی ئیسرائیل ئاسایشی تورکیا ینی ئێستا پرسی بیناکردنەوەی سووریای نیە تۆزێک کەمتر ینی لەواجی هەیە. بەڵام ئەمریکا ژنایەوێ کە ئێستا بابەتی لە دوای ڕوخانی ئەسەدەوە لەو بۆشاییە داعش بە تایبەتی لە ناوچەکانی بیابەندەسی بە چەکێکی زۆری ڕژێمی ئەسەد کەوتووە خۆیان ڕێخستۆتەوە و مەسلەی بوونی خێزانی چەکدارەکانی داعش و ژمارێکی زۆر لە 10,000 چەکداری کاریگەری داعش لە سجنەکانی ژێردەسەڵاتی ئەسەدای ئەمەش بابەتێکە. لەبەرەوە ئەمریکا ئەوێت سووریا بینا بکرێتەوە بە شێوەیەکی ئارام و هەتا سەردانیم چەند ڕۆژەی وەفدێکی ئەمریکیش کە گفتوگۆیەکەیە بۆ ئەوەی چۆن لە پێشا مۆزۆی ئاگربەستەکە بوو درێژی بکەنەوە و ئەو ناوچەی بە تایبەتی ڕۆژەڵات و باکووری بڵین ڕووباری فوراد ئەو مەنتیقانە تۆزێک ئارامی بەخۆی ببینێ
احتیمال ئێوەش هەیە کە ئەمریکا چاوپۆشەیەک لەوە بکات کە ناوچەکانی نفوزی دەسەڵاتی هەسەدە کەمتر بێتەوە بە تایبەتی کە ئەردۆگان ڕایگەیانوتی بەنداوی تشرین سنووری کوردەکانە ڕەنگە بێنە ئەمبەرەوە ئێمە ئەزانین و ئەوەش هەیە کە زەختکردنی زۆری تورکیاش ئەمریکا ڕەنگە نەتوانێت چکە زۆر زەختکردن لە کوردی ژێمە زانی ئێستا کەوتوتە سەر ئایندەی ئایا دەستەی تەحریری شامیش هەڵوێستیان چێ بێ ئەگەر کورد نەچێتە ناو گفتوگۆ و دانووسانەوە سەردانی بەرپرسی دەستگای بڵێن مخابراتی سووریا ئەنەس خەتاب و ئەحمەد شەیبانی و وەزیری بەرگری ئەوانە بۆ لای ئەردۆگان ئەوانە بەرەو ئاماژەیە چێ ئەگەر هات و گفتوگۆکانی نێوان کورد و دەستەی تەحریری شام نەگەنە ئامانج تورکیا ڕەنگە ئەمریکا ڕێگی پێنەدا ئۆپراسیۆن بکە زەخت لە تەحریری شام کا بۆ ئەوەی ئەوانیش لێوێ پەلامار بن. سوپاس دەکەم دێم و خزمەت بەس بە مامۆستاژ وەرگری بەڵێ دێنێ سەر عێراقیش تورکیا هەڵبژێریە کورد دێمە خزمەت هەردووکیان لە بژێرێ هەرێکە بە جۆرەی بەرژەوەندی خۆی دێمە خزمەت خۆیان و خۆیش بەڵێ سوپاسێکی کار تووسام مامۆستا سەبارەت بە ڕێکەوتنی ئەتۆمی ینی پێشبین دەکەی جارێکی تر بگەڕێتەوە یاخود ئەگەری پێکدا ینی هەڵگیرسانی جەنگێکی لەگەڵ ئێران ینی چاوەڕوان دەکرێت چکە پێشتر باز بکە دوای سووریا بۆ منە بگاتە عێراق گۆڕانکارێکان بگاتە ئێران ئەوەی کە پێشبینی ئەکرێت لەگەڵ هاتنەوەی ترامپا و ناوەندە لێکۆڵینەوە سیاسیەکان نەک دینیەکان ئەوەی کە لە ئێران ناوەندە لێکۆڵینەوە سیاسیەکان باسیەکەن ئەڵێن ترامپ بە ئەزمموونێکی باشتر بە پوختەیی تر و بە محافەزەکارانەتر بەرامبەر ئێران هاتوۆتە گۆ وە قسەی کردووە بەڵام ئەوەی لە ناوەندە سەربازیەکان هەیە بەتایبەت سەرۆکی سوپای پاسداران سەردار سەلامی باس لەوە ئەکا کە ئەمریکا هەمیشە لە ئامادەیە بۆ وەشاندنی گورز لە ئێران و لەم کۆتاییشە خامنەیی کاتێکە لە وتارێکە باس لەوە کە پێشنیارێک هەیە دانوستان لەگەڵ ئێران بکەین لەگەڵ ئەمریکایە بکەین ئەو مستەڵەحێکی بەکارهێنا وتی ئەمریکا ڕقی حوشتری لە ئێران هەیە یعنی ڕقی حوشتری دیارە ڕقێکی زۆر قوڵ ئەبێزەبێت یعنی ڕقێکی زۆر قوڵە و زۆر عینادیشە بەوە ڕازی نابێت کە تۆ شتێکی ڕێکەوتنی لەگەڵ بکەی ئەوش ینی لە بەرامبەر ئەو دانوستانەی کە کردوتە تۆ امتیازێکی دەیتێ ئەو ئامادەنیە و امتیازە بە تۆ بدا بۆیە ئەو ڕقە حوشتریە بەرامبەر ئێران هەمیشە لە پەلامارایە ئێمە چۆن ئەبێ ڕوبەڕووی ئەم ڕقە حوشتریەی ئەمریکا بینەوە بۆیە وەکو مامۆساش باسی کرد پێشبینی ئەوە ئەکرێەوە سیاسەتەکانی ترامپیش بەرامبەر ئێران فشاری حەدە ئەکسەریە یعنی لە کەسایەتیە سەربازیەکان بەڵێ ئەو پەڕی فشارە هەتا لە کەسایەتیە سەربازیەکان و بە تایبەتیش هاتنە ناو فشار بۆ ناو هێزی دەریا و بەندەرەکانی وڵاتانی دیکەوە بەندەرەکانی خودیێران بۆیە هەتا ئەمڕۆ قەرار بوو عەباسی عێراقچی بۆ یەکێک لە سەردانی نیویۆرک بۆ کاروبارێکی بابەتی نەتەوە یەکگرتوەکان بوو سەردانەکە ئەنجام نەدرا ئێران وای ڕاگەیان کە بەهۆی قەرەباڵخی و بەهۆی ئیشی زۆری عێراقچی و ئەو شتانەوە یعنی عێراقچی سەردانەکەی نەکردووە بۆ ئەمریکا و گەرنە نەتەوە یەکگرتوەکان و ئەمریکا و نیویۆرک ئامادە بوون پێشوازی لە نیویۆرکەن بەڵام ئۆپۆزیسیۆنی ئێرانی لە دەرەوە باسییان لەوە ئەکرد کە ئەم پێشوازی نەکردنە لە عەباسی عێراقچی پشتی پەردەی سیاسەتی توندی ترامپە بەرامبەر ئێران و باسییان لەوە ئەکرد کە دوور نییە لە مانجی یەکەمی دانیشتنی ترامپە ئەنجومەنی ئاسایش کۆ ببێتەوە و ئەو بڕیارانەی کە 12 خاڵەکەی خولی یەکەم بوو باسمان کرد دووبارە بەسەر ئێرانە بیسەپێنەوە و بیکەنە مەرجی دانوستان لەگەڵ ئێرانە کە هەموو بابەتی موشەکی هێزی دەریایی و درۆنەکان یعنی هەموو بابەتە سەربازیەکان لە ناو ئەو 12 خاڵا هەیە و سەرباری ئەوەش بەرەی مەقاومە لە ناو 12 خاڵەکە هەبوو بەڵام بەرەی مەقاومەیە سەتا ڕادەیەک لاواز جەنابتەوە دەست پێ دەکەین ناوبڕێکمان هەیە بەڕێزان دەینەوە خزمەتتان درێژە بە گفتوگۆکەمان دەدەین قسەی زیاتر دەکەین لەگەڵمان بینەوە. جارێکتر سڵاوتان لەوێت بەڕێزان لە بەشی دومی ڕووماڵی پێیان لە خزمەتتان داین بۆ قسەکردن لەسەر گەڕانەوەی دۆناڵد ترامپ بۆ کۆشکی سپی و کاریگەریەکانی مامۆستا باسی ئێرانمان کرد مامۆستاکان سەبارەت بە چەکی ئەتۆمی گەیشتۆتە ئەو ڕادەی کە پیتاندنی ئۆرانیۆم مەترسی دروستکە بۆ ئەمریکا یاخود سەبارەت بە ناردنی درۆن بۆ ئۆکرانیا بۆ وڵاتانی تر دۆناڵد ترامپ پێ دوای چۆن مامەڵەی لەگەڵا دەکات؟
خۆی ئەم مەوزوعی سەربازی ئەمنیەتیە بینی ئێران و ئەمریکا هەم زۆر قوڵە هەم زۆریش ئاڵۆزە چونکە ئێران پێی وایە بەدەستبەرداربوون لە بابەتە سەربازی و ئەمنیەکانی ئیتر وردە وردە هەڕێک ئەوەیە وردە وردە هەنگاونانە بەرەو کۆتایی هێنانی خۆیان بۆیە هەمیشە ئەوان ئەڵێن یەک هەنگاو بۆ پاشەوە یەکسانە بە 100 هەنگاو بۆ پاشەوە یعنی تەنها لە یەکهنگاوە ناوەستی بۆیە هەمیشە محاولەیەوەکەن کە لەسەر قەزیەکەی خۆیان سوور بن وەوا خۆیان نیشان بدەن کە زۆر عنی جەخت لەسەر قەزیەکەی خۆیانەکەنەوە و ئامادە نین هەرگیز لەو با پێنگەی کە خۆیان هەیەە پاشەکشە بکەن هەتا لەم ماوەی کۆتاییە یا بە تایبەتی لە چەند قەزیەیەکی ئەمنی کە لە بینی ئیسرائیل و ئێران ڕوویداوە دوای تۆپبارانکردنی یا بردومانکردنی باڵۆسخانەی ئێران لە سووریا ئەم بابەتە زۆر چووە بواری جددیەوە تاڵان خامنەی خۆی بۆ خۆی فتوای هەیە لەبارەی چەکی ئەتۆمی بەپی فتوای خامنەی بەکارهێنانی چەکی ئەتۆمی وەکو بۆ بەکارهێنانی بواری سەربازی حرام کردووە ئوستازەوە جاریچینەوە لە بەرنمەیەکی کە باسمان کرد سەبارەت بە فتوا خومینی فتوای داوە مرتد ئەکوژین و ئەوەشی کە لەگەڵ دام و دەستگاکانی ساواک و لەگەڵ شایە بوو بێ مرتدە لە کاتی سەرکەوتنی انقلابی ئیسلامیە هاتنەوە بۆ لای وتیان سەیرەکەین دۆسەی خەڵکێکی زۆرە یعنی هەمووی لەگەڵ ساواک بووە پشتیوانی شا بوون ئەگەر ئێمە ئەم هەموو خەڵکە بکوژین دەرەنجامی باشی نابێ ئەڵێ بڕۆن کار بە فتواکەی منتەزری بکەن کە منتەزری لای ئەو مرتد ناکوژێ فتوایانش ئەکرێ ئاڵوگۆڕی تێدا ئاژانسی نەوڵەتی گەشتوونەتە ڕادەی نزیکی چەکی ئەتۆمی چۆنێنی راپۆرتەکان بینەوە سەرباسیەوە ئێران ئێستا بە تایبەتی لیژنەی ئەمنی ناو پەرلەمان قەشقایی متاهری کە ئێستا جێگری سەرۆکی پەرلەمانە باس لەوە ئەکەن کە ئێمە ئامادەین لە چەند مانگێکە چەکی ئەتۆمی دروست بکەین و داواشیان بەڕسمی داواشیان لە ڕێبەری باڵا کرد کە یان هەڵوێستی خۆیمان بەرامبەر فتواکەی پێ بڵێ یا فتواکە بگۆڕێ یا داوا بکە فتوای ئایەتوڵایەکی کە یا مەرجەعێکی تەقلیدی دیکە وەربگرین کە لە پێناو پاراستنی خۆمان هەر شتێک ئاسایی بێبیکەین خامنەی تا ئێستا جوابی ئەوەی نەداوەتەوە و ئەم بابەتە ئەمنیانەی کە لە کۆتاییە بوویە هۆی پێکدادانی ڕاستە و خۆی ئێران ئیسرائیل چونکە ئیسرائیل لەوەتەی دروست بووە ئەمە یەکەم جارە هیچ وڵاتێک بە ئاشکرا و چەندین موشک بنێ بە خاکی ئیسرائیلەوە یعنی موشێکی غەیرە بەر ئیسرائیل نەکەوتووە لەم ماوانە بێ بۆیە بابەتە ئەمنیەکان گەشتە سەر ئەوەی کە هەتا کوشتنی ئیبراهیم ڕەیسی ئێساچێ کێشەی دروست کردووە لە ناو خۆی ئێرانەکە ئەمە ڕووداوێکی سروشتی بووە کوشتن یاخو ڕووداوی جامە ڕووداوێکی سروشتیە یاخو کوشتن بووە و لەوەش ئاشکراتر ئەو شەوەی ئەو ڕۆژەی کە پزیشکیان سوێندی یاسایی یەخوا بۆ شەوەکەی ئیسماعیلە نیە لە ناوخۆی تارانە تیرۆرەکرێ هەرم هەفتەی پێشوە دوو گەورە دادوەری ئێرانی لە ناو دادگای باڵای شۆڕشی ئیسلامی ئێرانە تیرۆر کراون کە لەلایەن ینی بڵین چایچیەکەی خۆیانەوە تەقەیان لێکراوە و پێش ئەوەی بیژگیرە خۆشی کوشتووە یعنی سەرداوەکە ژوون بووە بۆیە ئەم بابەتە ئەمنیانە ترسێکی وای لە ناوخۆی ئێران دروست کردووە ئەمریکەکان نیگەران لە ناردنی درۆن بۆ ئۆکرانیا یاخ موشکی بالیستی ئێستا لێرەوە بینە سەر ئەم بابەتە ئێران ترسی لەوە هەیە ئەم نفوزی ئەمنیەتە چوو بێتە ناو ناوەندە ئەتۆمی موشەکی درۆنیەکانیشەوە بۆیە لە مقابلەی هەفتەی پێشووتری عەباسی عێراقچیە ئەڵێ ئێمە درۆن و موشکمان بۆ پاراستنی خۆمان بەکارەهێنین و بۆ پاراستنی خۆمان دروستمان کردووە ئەگەر بزانین لە هیچ لایەکەوە مەترسی ئەمنی سەربازیمان لەسەر نەبێ ئێمەش ئامادەین لەم حەدەی ئێستا بیوەستێنین و بەرامبەر ئەو درۆنانی کە وترێ بە ڕووسیا دراوە تا ئێسش ئێران دانی پێدا نەناوە و هەر تا ئێسش ئینکاری ئەکا بۆیە ئەمەش چۆنەڵی مەجای گفتوگۆ هەیە ئایا ئەو درۆنانە هی ئێرانن یان دروستکراوی شوێنێکی ترن و مۆری ئێرانی پێوە مەسەلەی درۆنەکانی رووسیانیە مەسەلەی حوسیەکان مەسەڵەن ئەو موشەکە بالیستیانێکی ئێستا دراون بە حوسەکان لە ڕووی تەکنۆلۆژی و تەکنیکیەوە توانای ئەویان نییە کە موشکی بالیستیکی بەو شێوەیە هاپەرسۆنیک بەرام بێنن بتوان لە نێو خودی ئیسرائیل هەردوێنێ شەو لە کەناڵی شەبەکەی خەبەری ئێرانە عەبدولمەلیکی حوسی سەرۆکی حوسیەکان مقابلەی بوو ئەیوت کە ئێمە پەیوەندیەکانمان لەگەڵ ئێران پەیوەندیەکی مەذهبی قوڵی
بەرژەوەندیە بەڵام پەیوەندی سەربازی نییە یعنی ئەو درۆنانەی کە دروستیان کردووە ئێمە خۆمان ئینتاجی داخلی خۆمان بزەبت یعنی تا ڕادێکی زۆر باسییان لەوە کرد ئەو مەترسیانەی کە ئێمە دروستیەکەین بۆ سەر عادەن ئەو مەترسیانە پەیوەندی بە ئێرانەوە نییە پەیوەستە بە بەرژەوەندی خۆستەکەم مامۆستا شەر سەبارەت بە ماوەڵی ترام لەگەڵ پۆتین جەنگی ئۆکرانیا لەگەڵ سەرۆکی کۆریای باکوور پێشتر کۆب بووەوە خۆی چۆن مامەڵیان لەگەڵ دەکەوە مرۆژ پۆتین پێشوازی لەوە دەکە کە جەنگی سێمی جیهانی ڕوونەدات ئەوەی پەیوەندی بە کۆریای باکوورەوە هەیە یەکەم جار بوو تاوان کە سەرۆکی ئەمریکا لەگەڵ سەرۆکی کۆریای باکوور دانیشێ و تەنانەت چووە ناو خاکی کۆریای باکووریشەوە بۆ ماوەیەکی کەم لێ مێژووی ئەمریکا ڕوونیە داوە نا پێشتر هیچ سەرۆکیەکەوەی نەکردووە سەرۆکی کۆریای باکوور زۆر ژیران تەعاملی کرد کە ینی ئەترافی پێکرا چونکە هەمیشە ئەوە هەبوو ئەو نایەکسانی هەبووە مامەڵەکە جیاواز بووە تازە کۆریای باکوور لەدەست دەرچووە ینی موشکی ئەتۆمی خۆی هەیە موشکی پێشکەوتی خۆی هەیە و ئێستا لەگەڵ رووسیا پەیوەندەکەی قوڵتر کردوتەوە تەنانەت سەربازیشی ناردەوە بۆ جەنگەکە لەبەرەوە چارەسەری جەنگی نییە چونکە جەنگ لەگەڵ کۆریای باکوور چین هەیە لە بابەتەکە و کۆریای باشووریش هەیە کە کێشەیەکی گەورە دروستەکە ئەوەی کە پەیوەندی بە جەنگی ئۆکرانیاوە هەیە دۆناڵد ترامپ زۆر جاوتوێتی من ببم بەسەرۆک لە 24 ساعتا شەڕەکە ئەوەستێ دیارە چۆن دەیوەستێنێ چی پێشکەشی بڵێن نەک خۆدی ترامپ کۆی تیمەکەی ئەڵێن ئێمە نابێ ئەو هەموو پارەی خۆمان بین بە ئۆکرانیا هەندێک لەوانەی کە کاندیدن بۆ تۆڵسی گابارد کە کاندیدە بۆ کابینەکەی بەڕێوەبەری دەستگای هەواڵگری ئەمریکا ئەڵێن ئەمریکا خەتە ئەمریکا ئەم دۆخە ئەو شەڕە هەیە چونکە ناتۆ چۆتە سنوورەکانی رووسیاوە رووسیا بەرگی لە خۆیەکە بەڵام خۆی ئێستا سێشت هەیە کە ڕەنگە ڕووباوەی پەیوەندی بینەوە یەکەم ترامپ فشار بکە لە ئۆکرانیا کە ڕازی بێ بمەرجەکانی پوتین دوو مەرجی ئەساسی هەیە یەکیان ئەڵێن نابێ قەت ئۆکرانیا بێ بە ئەندامی ناتۆ ئەبێ بێلایەن بێ هەرچەند ئەم جەنگە دەستی پێکرد پێچەوانە ینی کاریگەری هەبوو سوید و فینلەندا کە هەمیشە بێلایەن بوون بەشێک لە ناتۆ دوو ئەو شوێنانەی گرتوویەتی ئەبێت وەکو بەشێک لە خاکی رووسیا بناسرێت کرایمیا ئەو ناوچانی دیکە چونکە رووسیا لە ڕوو جیۆپۆلیتیکیەوە ئەگەر سنوورێکی دەریایی سنوورێکی سروشتی نەبێت ناتوانێت بەرگی لە خۆیکە لە جەنگێکی فراوانە ئەمە قورسە لە ئێستای ڕووبا بە بڕای من یاخود بە پێچەوانەوە چەکی پێشکەوتوتر بدا بە ئۆکرانیا بۆی جۆرێک لە باڵانس دروستکە کە پوتنی شتێ بگام جەنگە ناماتەوە ئێمە بیرمان نەچێت ئیداری ئۆباما ئامادە نەبوو کۆمەڵە چەکە بوو بیا بە کوردی ڕۆژاوە ترامپ کە هاتووتی چیان پێویستە بیان نەنێ بۆی زوو کۆتایی بە داعش بێت ینی لایەنێکی تریش یاخود سیناریۆکی تر ئەوەیە کە ببێ بە ململانەیەکی بەستوو ئەوەی پێڵەن فرۆزن کۆنفلکت لە زاراوە سیاسەکەیە کە بەو دۆخی ئێستەوە ئەمێنێتەوە نەڕێکەوتن نەکرێ نەشەڕە بێت ینی دۆخێکی ئاگربەست و کۆمەی بۆ نمونە ئیسرائیل و ئەوە پێویست بە کورد و ترامپ با لە باشوور و دەست پێ بکەین سەدەمی ریفراندۆم لە سەدەمی ترامپ بوو نامێکی وەزیر ڕێکتی تیلەرسن هەبوو بۆ هەرێم زمانەتیدا بۆ ریفراندۆمەکە نەکرێت کورد لەکوێ بێنە کورد لە عێراق لە چوارچێوەی لە سیاسەتی ئەمریکا لە چوارچێوەی عێراق لێرە بڵێن حسابی بۆ دەکرێت هۆی تێگەیشتنێکی دروست بۆ ئەمریکا و ترامپیش کە سەرۆکێکی جیاوازە ئەوەیە کە کۆمەڵێ پایە ئەساسی هەیە پێشتر باسمان کرد بۆ سیاسەتی جیهانی بۆ نەکە سەری ئەوروپاکە وەکو یەک بڵۆک سەرێکە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەوە نییە تەماشاکە کوورد دەبینێ ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بینێ ئەو لەولاتی ئەمریکا چیە بێ بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئاسایشی ئیسرائیلێکە لە خاڵە نەگۆڕەکانی سیاسەتی دەرەوەی ئەمریکا و بەشێک لەوانەشی کاندیدن بۆ وەزیری بەرگری بخۆی ئەڵێ من مەسیحیەکی زاوێنیم ینی لەبەرەوە ئەوە بابەتێک نییە فشاهینی لەسەر بکرێت ئەنجا لەبەرەوە ئێستا ئەوەی کە ترامپ ئەیکات لەم 4 ساڵەیە پێویست بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست یەکەم هەوڵەدا ئەو ڕێکەوتنانەی پێوترات ڕێکەوتنەکانی ئیبراهیم لە بینی ئیمارات و بەڵێ ئیسرائیل و وڵاتانی دیکە سعودێش بێتە ناوی طبعا سعودی مەرجی هەیە کە ڕێکەوتنی ئەمنی لەگەڵ بکرێ و کۆمەڵێکی هەیە محەممەد بن سلمان هەوڵەدا ئەوە تەواو بکات ئەو ڕێکەوتنە تەواو کات چکە جاری پێشووی لە کۆتایی سەرۆکاتێکە کردی ئەوەی پەیوەندی بە ئەوی پەیوەندی بە کوردەوە هەیە عێراق کورد پێی ئەمریکەکان دەستنەوە ئەو وردەکارێکی ئێمە حکوومەتمان نین پێک نهاتووە
نازانم پەرلەمانمانەوە لاوازە چەکدارمان یەک نەخسۆتەوە دیبلۆمات کاروشتیان هەیە خەریکی ئەو کاروباران ڕۆژانە بەڵام کۆمەڵێک بابەتی ئەساسی نەبێت ناچێتە سەر مێسی سەرۆک چونکە کاروباری دنیا پەیوەندی بە ئەمریکاوە هەیە ئەوەی کە چی دەچێتە بەردەم سەرۆکوتی خۆی لە قسەکانی خۆیان پێشتر کاتی خۆی لە ڕاگەیانی کوردیا باس نەکرا کاتی ڕیفراندۆم و شەڕی 16 ئۆکتۆبر ئیدارەکەی چون پیاوەتەوە کە ئەم شەڕ ڕاگری تەنانەت پیاوەتە ئێمە بەرگەی لە کورد بکەین خۆی لێدوانی هەیە لێ وتم یعنی چی ئەمە چوین تریلیۆن دۆلارمان سەرکردەوە بۆ عێراق ئێستا چی شەڕی عێراق بکەین یعنی نەیویستە داخول بکات بۆ نەگینای توانی ئەو شەڕە ئەوە بکات هەرێمی کوردستان جیاوازە لە ڕۆژاوە ئەوەی کە پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە هەیە کۆمەڵێک خاڵی ئیجابیات هەیە سلبیات هەیە ئیجابیاتەکان تۆ هەرێمێکی دەستوریت لە چوارچەوەی عێراقە ئەوان لە چوارچەوەی عێراق هەرێمێکی بێزیان دەوێت سیاسەتی ڕاگەرراوی ئەمریکا کوردستانێکی بەهێزە لە چوارچەوەی عێراقی چیە گرتووە یعنی مەبەستم لە چییە تۆ ئێستا لە کورد لە سووریا مەزلوم عەبدولی دوێن چاوپێکەوتنی هەبوو مەزلوم کۆبانی ئەڵێ من لە تەسکەرەکەم نووسراوە عەرەبم پێشی نانی ئەتراف ناکا کە کوردیشە ئێمە لە هەرێمی کوردستان و لە چوارچەوەی عێراقا دۆخمان جیاوازە قانونیە هەموو وڵاتان شتێک نییە بۆی هەرێمی کوردستان لە فیدراڵێت زیاتری دەستکەوێت لە عێراق لە سیاسەتی ئەمریکا چۆنە ینی پێم وایە ئەوانشی ئەو فکریان هەبوو وازیان لێهێنا بەڵێ چکە گۆڕینی هەندێک شت هەیە ئاسان نییە بەو دۆڕە لە ڕابردووە ئەکرا زۆر شت بکرێت کورد زۆر بەهێز بوو ئێستا تەرازوی هێز گۆڕاوە بۆ هەرێمی کوردستان باش ئێستا باسی کشانەوە دەکرێت پەیوەندێکی بەهاتنی سەرکاری ترامپ نییە باسی کشانەوەی کورد لە بەغدا و هەڕەشە لە بەغدا و ئەوانە زانیەوەی کە لەو کارتانی لە ڕابردووە کە کورد بە قوت بوو لە 2010وانە بەکارهێنرا ئەو کاتە ئێمە ئۆپۆسیۆنیش بووین لە گۆڕان لەگەڵ کووردا کشاینەوە بەڵام هیچ کاریگەریشی نەبوو ئەوە سیاستێکی زۆر هەڵەیە کە تۆ 100 ساڵ شەڕ کردووە لە ناوەندی بڕیاری سیاسی ئابووری ئەسکەری دیبلۆماسی عێراق بی ئێستا بێ چۆڵێکی جاری پێشوو کە ڕووی چۆڵمان کرد چی ڕوویدا مالیکی هەمووی پڕکردەوە بۆ وەکالەت لەبەرەوە بایکۆت ینی سیاسەتێکی شکست خواردووە سیاسەتی ئەمریکا بۆ هەرێمی کوردستانەوە لە چوارچەوەی عێراقدا هەرێمێکی بێسە بێ هەر ئەمریکا پەیوەندێکی زۆر تایبەتی لەگەڵ هەرێمی کوردستانە هەیە لەگەڵ هەرێمیان دەسەڵاتداران نەهەگەر خەڵک زۆر جیاوازە لە حکوومەت و زۆر جیاوازە لە حیزبەکان سێش جیاکەنەوە ئەوان بەڵام بە قۆناغ بۆ نمونە ئەمریکا لە نەوەیەک هات ناوچەی ئارامی بۆ ئێمە دروست کرد کۆتایی بە جەنگی ناوخۆی هێنا سەدامی ڕوخان لە شەڕی داعشا پشتیوانی کردین ئێمە ئازانین دۆخمان چۆن بوو جیاوازیەکەن لە نێوان خەڵکە جیاوازیەکەن لە نێوان حکوومەتە و بۆ حزبەکان ئەوەی کە پەیوەندی بە خەڵکەوە هەیە پابند نەکرد ئەمریکا بەریتانیا فەڕەنسا وڵاتانی کە گرنگن لە ئەنجومەنی ئاسایشن ئەڵمانیا کە لێرە حزوری دیبلۆماسییان هەیە پابندن بەپاراستنی خەڵکی کوردستانەوە ئەوەی پەیوەندی بە حکوومەتەوە هەیە 3-4 ساڵە ئەولویات و فشاریان بۆ بۆ گۆڕانکاری و چاکسازی بکرێت بەتایبەت لە یەکخستنەوەی هێزی پێشمەرگەوە دەستکەوتووە مذەکەرەی تەفاهومی وەفدی دیبلۆماسی دادەنیشی ئەمریکیەکان ناومێدن لە یەکخستنەوەی هێزی پێشمەرگە بەڵێ چکە مذەکەرەی تەفاهم ئەمریکا دەوڵەتێکی زلهێزە باش هاتووە لەگەڵ هەرێمێکە لەگەڵ وەزارەتی پێشمەرگە ئێمەیە ڕێکەوتنی ڕسمی کردووە ئەڵێ ڕاهێنانە پێەکەم پارە دەیەمێ چەک دەیەمێ ئەو ماوە بینیمان کۆمەڵێک چێکی قورس درابێرەمە حەلبوسی و هەموو عێراق هاوارێمێ هەستا بەڵام بەمەرجێک تۆ سوپاگەن ڕێک خەرەوە بکە من استراتیجەکەم لایەنی ئەوەی کە کاتی خۆی بۆ 4 ساڵدانرا بوو بەڵام زۆربەی جێبەجێ نەکراوە ئەگەر گونجاو بێ لە کۆبوونەوەی بەڕێز پێشوازی کرد لە وەفدی ئەمریکی نیگەرانیان دەربێت زۆر لە دەسەڵاتدارانی پارتی وشێتی نەسی قسەکانیان ئەوەیە کە ئێستا هەموو ئەوانەی لە وەزارەتی دەرەوە دێن لە وەزارەتی بەرگری دێن لە کۆشکی سپی و لە کۆنگرێسەوە دێن پەیامی بێزاری ئەگەیەنن لەو ئەوان خۆیان پێڵن پێتی فایت یعنی شەڕی هیچ و پوچوان ئەڵێن هەر نازانی ئەوە چی لەسەر چی شەرتان چواردەوتان دژمنە لەسەر ناوخۆمە بەس بەڵێ ئەوەی کە یەکێتی و پارتیە ئیکەن خۆ دەزانین لەسەر دەسەڵات و بەرژەوەندیە پەیوەندی بە ژیان وینی خەڵکەوە نییە سوپاسەکەم کاک تۆ سەبارەت بە لۆبی کورد ینی پێشتر ئەگەر بڵین بایدن هات وتیانەوە هاوڕێی بڵین دەسەڵاتدارانی هەرێمە و هاتۆتە هەرێم و شت بۆ کوردەکە ئەمجارە ینی چی لە ترامپ چاوەڕێکن یاخود چاوەڕ بکەین لە عێراق دوای لەسەر سووریا قسەکەین لە تیمەکەی هیچ بۆ کورد بکەن شتێکی ئیزافی خۆی کەیەتە سەر سیاسەتی دەرەوەی ئەمریکا ئێمەوە بزانین کە سیاست دەرەوەی ئەمریکا تەنها بریتی نییە لە هەرێمی کوردستان مەسائلی چین هەیە تایوان هەیە یابان هەیە گەروەکان هەیە من گەڕی گەورێ ئەوروپایە ناتۆیە باشووری ئەفریقا هەیە ئەفریقا خودی خۆیە باکووری ئەفریقا هەیە کورە زەریایی هێمن هەیە زەریایی ئەتڵەسی هەیە ئەمانە کۆمەڵێک کێشەی گەورن کە
ئەمریکا بە ڕۆژانە دەسوپەنجەی لەگەڵ ئانەرمەکە هەر زۆر دوور نەڕۆین هایتی و کوباایە کە لەسەر سنوورەکەیەتی گەورەترین کێشەی ناوخۆیی هەیە تەداخل ناکات لەو کێشانە بەڵام هاتووە لە هەرێمی کوردستان توانم بڵم بەڕەحمی خۆی هاتووە تەداخل لە کێشەکانی هەرێمی کوردستانەکە وەکو کاک دکتۆر ئاماژەی پێیا ئەمریکا 600 ملیار دلاری لە عێراقا سەرف کردبێت 4000 کوژراوی یابێت تا ئەوەی حکوومەتی تریلیۆن دلار دەکەێت زیاتر ڕەویتایە بەڵام جەنگێکی هەین بوو ینی ژمار ڕسمەکان واڵێن بەڵام زیاتر سەرفکراوە قابل لە بێت لە بەر هەرێمی کوردستان ئەو دەوڵەتە بڕوخێنێ نەخێر مەسلەی لۆبیکردنیش کە ئەو لۆبیە کوردی کە ئێستا هەیە لە بەتایبەتی لە ئەمریکا ئامانجەکانیان هەڵەیە ئەو کەسانی کە بە ئامانجەگیریان هەڵەیە بۆ نمونە کە جەرامە ئاماژت بۆیە کە لە کاتی هاتنە سەر کاری بایدن وتیان دۆستێکی نزیکی گەلی کوردەوەمان ئەمانە بە دۆستایەتی و بە سۆز سیاست ناکەن بەرنمەیەکیان کۆتیان بەنامی دابەژمونی عێراقی هەبوو کاتی خۆی پێشتر لەوانەیە بۆ ئەو ناخۆ هەبوو لە عێراق بۆ دەرچوون بوو لەو دۆخەکەی لە نێو کۆنگرێسا لە نێو کۆنگرێسا لیژنەیەکەیە پێڵێن لیژنەی کۆمیتی ئۆف فۆرین ئەفێر لیژنەی سیاسەتی دەرەوە زۆربەی ئەو سیاسەتانەی کە سیاسەتی دەرەوەی ئەمریکا کە داڕێژرێ بەشێکی زۆری لە ڕێگەم لیژنەیەوە داڕێژرێ و ئاراستی هەم پنتاگۆن هەم خۆشکی سپیەکرێ تا ڕادەیەک سەرۆک کۆمار واتە بەڕێسترم داوانەیە کاریگەری هەبێ هەم بە بۆنەی دوو بڕیارەوە بڕیاریکانەوە بوو کە دکتۆر ئاماژەی پێیا لە کاتی جەنگی جیهانی دووەمە بڕیاری جەنگ هەبوو یعنی بڕیاری تەداخلی هەبوو لە کاروباری دەرەوە پاشەوە بڕیاری پاتریۆت ئاکت هات کە دوای 2001 بە بۆنەی ڕووداوەکانی 11 سپتەمبەرەوە ئەو بوو بڕیاری شەڕیان بە تەواوەتی دەست سەرۆکی ئەمریکا و کۆمەڵی بڕیاری کێش بەزۆکو بۆ کورد ئێستا لە عێراق لە تورکیا حالی لە ئێران هەیە لە سووریا تێڕوانینەکان جیاوازت لە لۆبی کورد باش پێویستەکە لە ئێستا ئەگەر بیانەوەبی حزبی هەیە تا ئێستا من ناتوانم بڵم حزبیان بڵە ماڵەیە چونکە تا ئێستا ئێمە داتایەکمان لە بەردەسانیە نیمانە بەڵام لۆبیمان نیە یەک شت هەیە ئەوەی کە کوردەکانێ بیکە ئێستا کۆمەڵک تینگسانکمانەیە واتە کۆمەڵک ناوەندی لە کۆڵینەمان هەیە وەکو برۆکینز هۆستن ئەمانە کاریگەریان لەسەر ئەو کۆمیتی هەیە کاریدێگەریان لەسەر ئەو لیژنەی داڕێژرانی کاروباری دەرەوەی ئەمریکایە لە کۆنگرێسا ئەتوان لە ڕێگەی ئەمانەوە یعنی مخاتەبەی ئەو لیژنەیە بکەن و بتوان کاریگەریکیانە بێ هەروەک لە نێو کۆنگرێسا بەتابەتی کێتە سەر کۆمەڵێک بڕیار یاخود کۆمەڵێک قانونەوەی کلای خۆمان پێڵێن قانونەوان پێڵێن ئاکت هەندێک لە سیناتۆری ویلایەتەکان هەندێک جار بەبوونی ئەو پشگیری کە لە کوردیەوە کە نام پشگیریکردنیە لە کورد لەوە نایە کە دڵسۆزن بۆ کوردەوە سۆزیانەیە بۆ کورد بەڵکو هەندێکیانی ڤنجلیکاڵن واتە کەنیسەیەکی هەیە لە نێو مەسیحێتا کە پیان وایە عیسای مەسیح کێ گەڕێتەوە کە ئیسرائیل هەموو شەرقی ئەوسەد داگیر کات لەو ڕوانگەی و پشگیری دامی ئیسرائیلەکەن ئەگەنارە خۆشەویستیانەوە نییە بۆ جوولەکە بەڵکو ئیسرائیل بە قوتە بێ مەسیحێتەوە هەموو جوولەکە لە ناوچێ و ئیسلامیش لە ناوچێ بەڵام تۆ توانی ئیسtismار لەسەر ئەمانە بکە ئەتوان لەسەر لە عێراق بێ لە سووریا بێ لەو تیمە نوێی ئەوەی کێسە تیمەکەی ترامپ چی دەست دەکەوێت هیچی دەست دەکەێت با لە ناو خۆ لێرە دەستیارەکەوەی مەبەستت چییە چی دەسەکەوێت ینی چی بۆنم لە عێراق زیاتری دەست دەکەوێت لە تورکیا ینی هیچی دەست دەکەوێت کورد لە سووریا سیاست لەسەر بەرژەوەندی هاو باشە ئایا ئەمریکا بەرژەوەندی هەیە لە ناوچەکەدا تۆ بێ لەو ڕوانگەیەوە سەیری وەزاکەکەی ئێستا من پێم وایە کوردەکانی سووریا زیاتر واقعیانەتر و عاقلانەتر لەگەڵ بابەتەکانە یعنی مامەڵەیەکەن یەکێک لەو بابەتانی کە ئێستا جەنگێکی خوێڕێژانە هەیە لەسەر بەنداوی تشرین و بەنداوی تەبەقا پێم وابێ پیان وایە لەگەڵ لە دەستانی ئەو دوو بەنداوە ئێدی تا ڕادێ هێزی گفتگویان نابێت دوو سەرچاوی وزن با حەزەکەم بە تەواوەتی ئاواژەی پێدا یەکەم دوو سەرچاوی وزن دووەم کاریگەریانە بێ لەسەر ڕێڕەوی ئای فرات چ بۆ عێراق چ بۆ نێوخۆی سووریا تورکیاش کە ئێستاش جەخت دەکاتەوە بە هەموو شێوەیەک هەوڵی داگیرکردنی
ئەو دوو دامەیە واتە ئەو دوو بەنداوەیە تەنها ئەوەیە ئەو کارتی فشارە لەژێر دەستی کوردەکانی سووریا ڕابکێشێ. پێویستەکە کورد تێڕوانینی بۆ سیاسەتی دەرەوەی ئەمریکا و تەنانەت ناوچەکەش بگۆڕێ لەسەر هەر داوانەکە هەر داوایەوە نەکا بڵە سۆز لێم قەوماوە بەڵێ لێت قەوماوە جوولەکەش لێ قەوما بوو بەڵام ئەوە تا ئێستا دەتوانن مەسەڵەن گۆڕانکاری لە سیاسەتی دەرەوەی ئەمریکا بکەن تۆش لێ قەوماوە بەڵێت گۆڕانکاری بکە لە چاوی قوربانیەوە خۆت ینی بە خۆت وەکو قوربانی عرض مەکە ئێدی دەبێ ئەوە بگۆڕی ئەو ڕوئیە بگۆڕی ئەو تێڕوانی نەبگۆڕی دەکەم کاکتۆر سەلام سەبارەت بە ینی هیچ سیاسەتێکی ئەمریکی کورد لە تورکیا ینی شتێکی دەست بکەوێت زیاد ینی لە دەستور هەمواری دەستور بێ ئەو پەیوەست بە ڕۆژاوی کوردستانیش وەکو هەرێمێک یانی ئەمریکەکان دەتوانن چوارچێوێکی وەکو هەرێمی کوردستان بۆ کورد لەوێ دەستەبەر بکەن. طبعا هەردووکی جای ئەوەی کە تایبەتە بە تورکیاوان بە هیچ شەوێک تەداخلاتی ئەو تۆ ناکەن پرسێکی ناوخۆیی و هەتا ئێستا بابەتی دەعمی ئەو پرۆسەی ئاشتیە ئەەکەن و پێیان باشە و بابەتە چارەسەر بکرێت لەبەرەوە پێما بێ بارودۆخی تورکیا دیارە ئەنی کێشەی کورد لە تورکیایەوە پێشتریش بینیمان ئەوەی کە تایبەتە بە ڕۆژاوای کوردستان ئێستا وەک کاکتۆری ژامەژەی پێ یەکێک لە وردی جۆری مامەڵەکردنی سیاسی کورد لە ڕۆژاوای کوردستان ئێستا جەخت لە لێدوانی مەزڵوم عەبدیەوە تا هەمووی جەخت لەسەرەوەکەن بەنداوی تشرین هێزی نێودەوڵەتی بێتە ئەوێ بێ بە ناوچەیەکی ئارام بێ بە ناوچەیەکی عازل بێ بە ناوچەیەکی ئاسایشی ئەمە وەک چۆن کاتی خۆی قەراری 566 بەڵێت دەرچوو ناوچەی ئارام بۆ ئێرە دروست بوو ئەوە زۆر ڕۆڵی ئەگەر هێزی نێودەوڵەتی بێتە ئەوێ ئەو کاتە ڕێگە لە دەستێوەردانی تورکیا ئاگرێ لە پەلامار هەتا ڕێگە لە جێشی سووری حوریش ئەگرێ پەلاماری منتیقە کوردەکان وردە یعنی ئەوە یارمەتیدەرە فاکتەرێک یارمەتیدەرە کە شەرعێت وەربگرێ لە داهاتوو ئەگەر هاتوو مەسەلەن دۆخی سیاسی لە ناوخۆی ئایندەی سووریایە نەگاتە ئەنجامێک و سووریا بینا نەکرێتەوە کە ڕەنگە و سەرهەڵدانی شەڕی ناخۆشێکی بێت لە ئەگەرەکان چکە یعنی تەنها ئەوە ئەحمەد شەرع نییە لە دیمەشقا بڕیارەدا ئەوانە کۆمەڵێک گروپی چەکدار هەیە کە ئەوانە یعنی هەمان تێڕوانینی جێشی حوڕیان هەیە بۆ کورد کە جێشی حوڕژێتی بۆ کورد بۆیە وەکو هەرێم ینی هەرێمێکی فیدراڵی کورد دەست بکە یاخود لە مەرکەزیەتێک بم زوانش پێ دەستوری سووریا بنووسرێتەوە ڕۆڵی ئەمریکەکان و وڵاتانی تر چۆن دەبێت خۆتان چاپێکەوتنەکە ئەحمەد شەرتان بینیوە مەسەن وڵە 4 ساڵی ئەوێ هەرواز نایێنێ ئەسڵەن ئەمە یعنی ڕەنگە بڵێم وەک باسم کرد من کاکتۆریش ڕەنگە ئاماژ ئاگادار بێت لە مێزگرتنێکی تر پێکەوە بین ئێستا سووریا کۆڵۆنیەکی تورکیایە بە تاموچێژی ویلایەتێکی عوسمانی یعنی ئەحمەد شەر ئەوەنەی وەکو والیەکی تورکیا دەرەکەوێ وەکو دینێک دەرناکەوێت ڕاستە مەسەلەن ڕۆژانە وەفدی حکومی مەسەن وڵاتانی عەرەبی دەرەوە نێونەتەوەیان سەری لێدەن بەڵام تورکیا هەموو گوشارانەی لێیەکە بۆ ئەوەیە بەرژەوەندی ئاسایشەکانی تورکیا بپارێزێ بەڵێ ئابووری منتیقەی حەلەبوانە هەرێم ینی یارمەتی کوردن لەوێ هەرێمێکی دەستکەوێ خواستی ئەمریکا لەوێ ینی خواستی لە سووریا چۆنێ خواستی ئەمریکا سەقامگیریە بۆ ئەوەی جارێکی کە نفوزی ئێرانی نەگاتەوە منتیقە ئاسایشی ئیسرائیل تووشی کێشە نەبێ و دیفاعکردنیشان لە کورد بۆ کەیسی داعشە لەژێر کۆنتترۆلی کورد و خۆیان نابێ ئەمە یەک دووش ئەو دەوڵەتە بەهێزە ئەگەر دابمەزرێتەوە لە سووریا کە ئێمە زانۆک باسم گرانی دەستی تەحریری شام و گروپە چەکدارەکان ناسنامەیان ئیسلامی سونی بەشی زۆریشیان جیهادین کە ڕەنگە لە حەماس تونتر بنەگەر گەونە بەڵێ هێشتا لاژ نەبراون لە لیستی تیرۆرا نەمون لە کۆشکی لەم مەرحەلە نزیکایە دروستبوونی هەرێم وەکو فیدراڵێتوانە تۆزە قورس هەتا کورد خۆشی ئێستا داوا کە بزانێ ڕێڕەوی گفتوگەکان و پێشاتەکان و ڕووداوەکان لەگەڵ دیمەشق ئاگاتە کوێ پەلە ناکەن ئەگەر تێبینی بکەیت تەسریحاتی سەرکێشانیان نییە وردە ئەڕۆن لەگە ئێستا تەرکیزیان لە دووشتە ئێڵێ ئێمە لە چوارچێوەی سووریا بین لا مرکزیتێک هەبێ کە تایبەتمەندی منتیقەکانمان بەیان وەربگرێت چەکیش تەسلیم ناکەن لە چوارچێوەی سوپاب هێنتا وەزیری بەرگریتی ناکەن بەڵێ دوو کە زۆر گرنگە جەختی لە کاتەوە کورد مەوزوعی ئەوەیە کە هێزی نێودەوڵەتی بێتە ئەو ناوچەی بەنداوی تشرین بۆ ئەوەی وردە کە هات ئەوێ وردە هەنگاوی داهاتوو ناوچەیەکی ئارام بەس ئەمریکیەکان شەرعێتی پێ بدرێت سەبارەت بە پرۆسی هەشتی خۆی سەوزەلان لەگەڵ دەوڵەت باخچەری پێشوازی لێ کردووە ئەمریکەکان دیارە بۆ چونیان چیە دانەوێت کورد لەوێ ئەو پرۆسە ئاشتە بچێتە بواری جێبەجێکردنەوە یاخود بەهێزبوونی ڕۆڵی هەرێمایەتی تورکیا لە بەرژەوەندی سیاسەتی ئەمریکا لە ناوچەکە ئێستا ڕۆڵی ئێران لە ڕووی هەرێمایەتی لە سووریا کەم بۆ تورکیا بەهێز بوو
تێڕوانینی ئەمریکا بۆ ڕۆڵی بەهێزی تورکیا لە بەرامبەر نفوزی رووسیا و ئێرانە بە گرنگ ئەزان بەڵام بەهێزبوونی پێگەی تورکیا لە ناو سووریا بە گرنگ نابێنن لە بەرامبەر ئاسایشی ئیسرائیلە لەبەرەوە هەر بەهێزبوونێکی تورکیا لە ئێستا بەشێکی بۆ گرفت بۆ ئیسرائیل دروستەکە بیرمان نەچێت تەنها لێرە ئێمە باس لە تورکیا و لە ئەمریکا و ئیسرائیل ناکەین لە مۆزای ئاکتەری کێش هاتەوە فەڕەنسا شەکتەری ئیمارات ڕۆڵی گرنگی ئەمانە هەمویان هەرێکانەڵە پشکێکیانەیە لەم پیزایەکەیکی سووریا هەرێکە ئێوە پشکی خۆی وەرگێ من پێم وایە فەڕەنساش لەم دوادایە بە بۆنەوەی کە ئێستا لوبنانی بە سیادەوە تەسلیم بووە یعنی ئێستا ڕۆڵی ئەمریکا بینێ لە وەکو چۆن ئەمریکا لە عراقایی بوو ئێستا ئەوانیش هەمان ڕۆڵیان هەیە لە لوبنانەوە پێم وایە دەیانەوێ ئەو ڕۆڵە تەریخی کە هیانە چونکە پێشتر لەژێر ئینتیداوی فەڕەنسا بۆ سووریا دەیانەوێ و ڕۆڵە تەریخیان بۆ بگەڕێتەوە بەڕاستی بە پێشێکی تریشی ئەوەی کە لە تورکیا هەتا پێرێ ئەردۆگان تەسریح هاوتەوەی بەڕێز باخچەلینی کردواگاتە کۆت پرۆسی ئاشتی ناتوانین بڵین پرۆسی ئاشتی بۆچی لەبەرەوە تورکیا ئەوێت مەسەلەن ئۆجەلان بێتە پارلەمانی تورکیا وتارێ بات و بڵێ ئەو پەکەکە چەک دابنی ئایا پەکەکە بەگوێیەکە بەگوێجلان ناکەن نا بەگوێکە چێ ینی ئۆجەلانیش پێ ناچێت ئەوە یادان بە مافی دەستوری سیاسی کللتوری کوردا بڕێ بە شوێکی قانونی هەر جۆرە ینی اعتراف نەکردنێک لە ڕووی دەستوری لە ڕووی گۆڕینی ڕوانگەی دەستوری تورکیا بۆ مافەکانی کورد پرۆسی ئاشی ناگاتە سەر ڕێڕەوێکی تەندروست ئەوەی کاک حەکیم پەیوەندی بە کوردی ڕۆژئاوە هەیە پەیوەندێکی زۆر قوڵ هەیە بیرمان نەچێ لە کۆبانەیە کە هێرشی کرایە سەر ئەردۆگان تەنانەت بایدن و جۆنکەریشیان و ئەمڕۆ ناس بێنێکەوێ یەکێک لە خاڵەکانی وەرچەرخانی پەیوەندی نەک هەر کورد و ئەمریکا و تورکیا ئەوە بوو کە ئەمریکا ئۆیدارەکەی ئۆباما بڕیایدا یارمەتی کوردیە چکە لای ئەردۆگانەوە خەتی سوور بوو دوو کورد خۆی سەلماند کە هەر پرسیارەکەی چ وڵاتێک چی ئەکا بەرامبەر بە کورد دەبێ بڵێ تۆ خۆت چیت ئێستا ئیسرائیل خۆی نەبێ بە ئەمریکا هەموو تەکنۆلۆژیای نییە باتێ کوردی ڕۆژاوا خۆی وجودی هەیە کاتێکی کە ترامپ کشایەوە جاری پێشوو 4-5 خاڵیانەوت کۆنگرسمان و ڕاگەنەکان یەکەم کورد باشترین دۆستی ئێمەیە ئەگە پشت لە کورد بکەین کەس دوایی نابێ بە هاوپەیمانمان دووەم کورد 12 هزار شەهیدی یاوە لە شەڕی دژی داعشە تەمان هەر کورد نییە هێزەکانی سووریا دێمکە عەرەب و ئەوانی تریشی تایە سێهەم بۆ ئاسایشی ناوچەکە بۆ سەقامگیری ئاخر شت یەکێک لە شتە زۆر گرنگەکان لای ترامپ وزە و نەوتە هەموو جارای نەوتەکە بگرن جاری پێشوو لینزی گرام کە بڵاو کرایەوە دوای چوو بۆ لای نەخشەکەی بۆ هێنا بووی کاکە ئەم منتیقەی بەدەست کردەوەی ئێمەی لێ 180 وزەی سووریا لێرەیە بۆیە دوایی کە سەربازەکانی هێشتەوە ترامپوتی هێشتومەتەوە بۆی نەوت و وزەکە پارێزێ لەبەرەوە کورد بۆ خۆی هەیە ئەو هاوپەیمانیە بە ئاسانی زیانی پێ ناگات بەڵام سیناریۆ شەڕیش هەیە سپاس دەکەم بەسەبارەت بە کورد و تورکیانی هیچ سیاسەتێکی ئەمریکی وانە سبات کورد لە تورکیا ئەوان تەداخلات ناکەن بینیشمانە پێشتر لەگەڵ ئۆقرەی تورکیایان لەگەڵ سەقامگیریان لەگەڵ ئەوان لەبەر ئەویان جێشتەوە بۆ تورکیا و ئەوەشی کە ئێستا ئەو پرۆسە نەبڵێ کە دەستی پێکردووە و هەوڵێک ئەوانە تورکیا ئەیزانی کە بارودۆخەکان لە لوبنان وەگاتە ناو سووریا بە کەوتنی ئەسەدنە بەڵام ئەیانزانی کە ئەگاتە ئەوێ بژگاتە ئەوێ ڕێک حدودەکان بە حدودەکانی ئێستا بۆچی تورکیا ئەوە مزەختەکە ئەوێ بەنداوی تشرین و لە منتیقەی کۆبانی ئەوانەشەوە جێشی حربەوەی ئەوێت هێزێک بێنێتە ئەو ناوچە سنووریانەی خۆی لە ناوچە کوردستانەکانی بەڵێ بۆ ئەوەی پشتێنەیەکی ئەمنی ناوچەیەکی ئەمنی دروستکە کۆنتترۆل یعنی گرنتی پاراستنی یاسای زمانەتی ئەمجارە ترامپ شتێکی تریان پێشکەش نەکات چونکە خۆ پێشتر پێشکەشی کرد ئەمجا ئەمە گەرێتەوە سەر تیمەکەی ئێستا ئەگەر هاتوو مایک واڵتز و مارک ڕۆبیۆ لە ناو ئەو تیمەیە بەڵێ چکە ئەمانە ناوەندی بڕیار کە کاکتۆران ژامەژان جێبەجێکاری سیاسی ڕۆڵی هەیە دوو ناوەند پنتاگۆنە لەگەڵ وەزارەتی دەرەوە ئەگەر ئەمانە ئێمەزان پنتاگۆن زیاتر بوعدە سەربازی و ئاسایی شوێنەکان ئەوانە هەمووی بوونی کوردی و کە هێزی هەسەدەیە بە گرنگەزانە دووش لە وەزارەتی دەرەوەیە ئەگەر ڕۆبیۆ بێ خۆتان بینیتان زۆرتون بەرام هەتا واڵتەز باز لەوەکە کە پرۆژایاسیان ئامادە کرده بوو کاتی خۆی کە هەر سزای تورکیا بن لەبەرەوەی کە پەلاماری کوردیاوە بۆیە ئەکەوێتە سەر ئایندە بزانین بەرەوچوو ڕۆحەمانی تورکیا دیارەکە بێعملێکی زۆریان پێ هەتا ئەخیر ڕستەم کاک حەکیم ئەخیر ڕستەم ئەگەر تێبینی بکەن کە وەختێ ئەمریکا دەعمی هەسەدە و کوردەکە ئەردۆگان و هاکان فیدان بە زمانێکی تونتر هەتا وتیان ئێمە
هێرشەکەینە سەر کوردەکان هەسەدەوانە مەهماکان هەر هێزێکیکە پشگیریان پرۆژێکی ئیمپریالیزمیە بۆ دابشکردنەوەی مانتیقەکە جارێک کە کوردیش ئەو مەترسیە لەسەر تورکیا. سپاس دەکەم دەی خستت مامۆستەکان سەبارەت بە سیاسەتی بڵین ئێران بۆ ئەمریکا پێدوارە سەردەمی ترامپ ڕوبەڕووی زۆر دەبنەوە بە تایبەتەوەی کە پێویستە بە عێراق چی بەسەری ململانەکانی ئەمریکا و ئێران لەسەر عێراق کە ڕنگدانەوەی لەسەر هەرێمی کوردستانیش خۆی بەشێک لە پێشبینیەکانەوەیە پاراستنی ئاسایشی ئیسرائیل ئەبێ بە تەواوەتی بپارێزرێ. ئەمە چۆنە پارێزرێ کە بەرەی مقاومەت ئەوەی کە ناوی نراوە بەرەی مقاومەت دەسەڵاتی هێرشکردنە سەر ئیسرائیلی نەمێنێ و تا ئێستا تقریبان تا ڕادەیەکی زۆرەوە بەدی هاتووە. ئەگربەستەکەش کراوە ڕەنگە لەمە دووە ینی هەم لەگەڵ لوبنان کراوە ئەم لەگەڵ غەزەیش کراوە و سووریاش ئەو هێزەی جارانی بۆ ئێران نییە. ئەوەی ماوەتەوە ئێستا وەکەوترێ سەری مارە زیندوەکەیە کە خودی ئێرانە بۆیە پێشببینی زۆرەوە ئەکرێ هەم دانی ناوەندە سیاسیەکان بەتایبەت لە ناو وەزارەتی دەرەوە و ئەوانەی کە لە سەردەمی ڕوحانی پێشی برایم ڕئیسی لە سەردەمی ڕوحانی لە ناو وەزارەتی دەرەوە ئیشیان نەکرد زۆر پشتیوانی ئەوە ئەکەن کە ئێمە زمانێکی نەرم ئەتوانین لەگەڵ ئەمریکایە بگەین بە نەتیجە و هەرو زمانە نەرمەی ئێمەش بتوانیمان بەرجامی لێبەدی بێ ڕێکەوتن نامە ئەتۆمیەکەی لێبەدی بێ بۆیە ئەڵێن ئێستا ئێمە توانای زمانی زبرمان نییە و یەکەم کاری شەبێ بیکەین ئەبێ ئەمە یەکەم ئەمنیەتی پشتوێنەی ئەمنی ئێرانی بپارێزین بەچی بەوەی پەیوەندی باش لەگەڵ دراوسەکان دروست بکەین بۆ ئەوەی لەگەڵ ئەمریکا ویستی هێرشی سەربازی بکاتە ئێران هیچ یەک لە دراوسەکانمان ڕێگە نەدەن ئاسمانی وڵاتەکانیان بەکار بهێنرێ ئاسمانی نەهاتوانێت بابەتەکە ئەوەیە چەندێک بتوانێت پەیوەندیەکان ئێستا لەگەڵ بۆ نمونە پزیشکیان سەردانی زۆرێک لە وڵاتانی دراوسەی کردووە تا ڕادەیەک لە ڕۆژهەڵاتیەکەی ئێرانەوە تا ڕادەیەکی زۆر تەمینە ئەوەی کە زۆر لێ ترسێ ناو عێراقە بۆیە دوو تیمی تایبەتی ئێرانی لە ناو عێراقا ئیشەکەن یەکیان تیمی سیاسیە و یەکیان تیمی سەربازیە تیمە سیاسیەکە هەوڵی ئەوە ئەدەن هەم لە نەتەوە یەکگرتوەکان هەم لە ناوەندە سیاسیەکان ئاسایشێک بۆ عێراق دابینکەن و عێراقیش لەوە بترسێنن کە ئەگەر ببێتە بنکەیەک یان بۆ هێزی ئەمریکی لە عێراقەوە هجوومکەنەوە ئێرانیش کاردانەوەیە بێ بۆ سەر عێراق و بەتایبەتی ژەمە مەترسی لەسەر کورد هەیە کە ئێران زۆر جار هەڕەشەیەوەی کردووەوە ینی بۆمبارانکردنی هەولێر و ناوچەکانیش پەیامێکی زۆر تونە سەردار سەلامی لە ماوە پێشواوتی لە هەر شوێنێکەوە هێرشمان بکرێتە سەر ئێمە وێرانی ئەەکەین ینی نەیوی هێرشیەکەی عێراق ئێران لە سووریا پاشەکشەی کرد بەس لە عێراق پاش ڕوبەڕووی پاشەکشە دەبێتەوە ئەگەر بە سزای توندی بەنم نەگەمارۆ بێ یاخود عێراقیش ئەو دوای دێن لای ڕۆڵی خۆی پێناسە ئەکات. ئێستا لێرە دێنە سەر ئەو بابەتەی و مناقەشەی مامۆستانی بەڕێز ئەنجامیاندا ئایا عێراق ئەمریکا ئامادەیە ئەوەندە فشار بکاتە سەر ئێران کە سەر عێراق کە عێراق بگۆڕێ ئەم دەوڵەتە ئەو هەموو خەرجەی تیا کردووە دووبارە ئەیگۆڕێ و کەسایەتیەکانی کە دژی ئێرانن بێتە ناو عێراق ئەمە تۆزە زەحمەتە بۆیە ئەوانە چکرد لێرە شیاز لە سووریا شیع زۆری نەیە ئەمە زۆر زەحمەتە عێراق ئامادەن هەموو شتێکان مەسڵحەتی ئەمە لێرە لە پێناو ئێران پەیوەندیانە لەگەڵ ئەمریکا و بریتانیا لە ژێرەوە ئوستاز جا ئەبێ ئەمە لێرە گەنگەشەیەکی باش بکرێت چونکە هەم کەسایەتی سیاسیەکانی عێراق پەیوەندیان لەگەڵ ئێران هەیە و ناتوانن ئەو پەیوەندیش کۆتایی پێبێنن و لەگەڵ ئەمریکا و بەریتانیا ژەیانە ناوەندە سەربازیەکانیش بۆ خۆمان نەزانین حەشتی شعبی هێز و ڕۆڵێکی گەورەی ئێرانە لە عێراقا و ئێستا ئیش لەسەرەوە کرێت کە حەشتی شعبی هەڵبوەشێنرێتەوە حتا ئەم سەردانی کۆتایی قائانی کە کردوێتی بۆ عێراق وترە سەردانێکی نهێنی کراوە باس لەوە کراوە کە حەشتی شعبی هەڵوەشێننەوە وەکو ناو بەڵام وەکو ڕێکخستن لە ناو وەزارەتی بەرگریە جێگەیان بکەنەوە هەمیشە ئامادە ئەمریکیەکانە بێ لە عێراق چکە سوودانی هادی عامری وتی سوودانی بە شخصی پێیوتم هیچ داواکارێکی ئەمریکی نییە بۆ هەڵوەشانەوەی حەشت بەس گروپەکانی بڵێنەوەی کە ناوی نابوو مقاومە هێرشەکان بوەست. ئوستاز ئێمە ئەبینین ئەمنیەتی ئیسرائیل پەیوەستە بە چەککردنی هێزە چەکدارەکانی دژی ئیسرائیل لە عێراقیشا هێز حەشتی شعبی یەکێکە لەو هێزانەی کە بە دژە ئیسرائیل ناسراوە و زۆر جاریژەڵێ فەرمانەکانیان لە حکوومەتەوە وەرناگرن لە کەسایەتی هەتا ئێرانیەکانەوە وەرەگرن بۆیە بۆ هەڵوەشانەوەی نایڵێن زۆر جیاوازە لەوەی لە بالضبط ئوستاز ینی وای ئەبینم ئەوەی لە ڕاگەیاندن ئەوترێ
زۆر شتێکی سەطحی و ڕواڵەتیە بەڵام لە بنەماکەدا ئێران ئێستش لە ناو حەشتی شعبی لە ناو هێزی چەکداری عێراقا ڕۆڵێکی گرنگی هەیە بۆیە ئێران ئەوێت ئەم ئەمنیەتیە سیاسی سەربازیە لە ناو عێراقا بپارێزێ بۆ ئەوەی ڕێگەی هێرشکردنە سەر ئێرانی پێنەدرێت. باش بەدۆ پرسیارم بۆ جەنابەت بەڕێ پێویە لە بەردەم ئەمریکا و ئێران لە بەردەم ئاشیدایان لە بەردەم تونند و تیژیداین بۆ 4 ساڵی ترامپ بەڵی خۆت تونند و تیژی وای نبینم بگاتە هێرشی سەربازی زەمینی بەڵام هێرشی سەربازی موشەکی بۆ ئەوەی کە زۆرترین فشار لەسەر ئێران بکە و ئێرانیش لەسەر بنامەی پاراستنی بەرژەوەندەکانی خۆی لەوانەیەک بۆ ناوخۆی خۆی کە ڕازی ئەکا هەندێک هێرشی موشەکی ئەنجام بدا سنووردار بەڵام سەرنجامەکەی یان سووریایە کە بگۆڕێ یانە بێ دان بنێت بۆ ڕێکەوتنانەی کە وردە بەسەریا ئەسەپێنرن لەسەر بنەمای نەرمشی قەهرەمانانە یعنی وایە نێن نەرمشی قاچووکە ئەوەشمان بیر نەچێت ئێران لە ناوخۆیە دووچاری کۆمەڵی کێشەی زۆر هەبووە مەحوی ئەڵێ ئەگەر ئەپرسی لەسەر و لە سامانم سەری تۆ خۆش نەسەرمان نەسامانم جا ئێستا ئێران نەسەری ماوە نەسامانی چونکە سەرەکان لە بەردەم مەترسی هێرشی ئەمنیان سامانەکەشی بۆ خۆتەزانی بەهۆی گەمارۆکانەوە تووشی گرفتاریەکی زۆر بووە ئێستا کار گەشتووەتەوەی کێشە بۆ خزمەتگوزاریەکانی ڕۆژانەی وەکو غاز و کارەبا ئەو شتانە لە ناوێران دروستبووە بۆیە لە بینی دۆڕیانێکی زۆر لە بینی تەحەدیەکی زۆر چارەنووس سازایە کە پێم وابێ کۆتاییەکەی هەر مەسلحەت و دانوستانەکان هەڵەبژێت. مامۆستا شێر کاتمە کەماوە بە سەبارەت بە بڵین عێراق هیچ گۆڕانکاریەک لە عێراق ترامپ یاخود سزایەک بەسەر عێراقدا بسەپێنێ چاوەڕان کراوە ناڵێم زۆر هەڵەیە ئێمە سەری وردەکانن جا لە وردەکاریاوە نەبێ وەکو پانۆرامایە سەری وێنە گەورەکەکەی باش ئەوەمان وت تقریبان کۆدەنجیەکەی لە نێوان هاوڕێیانەکە ئاسایشی ئیسرائیل یەکێکە لە پایەکانی سیاسەتی ترامپ و هەموو ئیدارەکانی ئەمریکا باشە ڕاستە ئێستا وا دەرەکەوێت تەواو ینی ئێران زۆر شکاوە بەڵام ئێستا لە ناوخۆی ئیسرائیلە خەڵکانی زۆر شارەزا ئەڵێن ئێمە لە غەزە سەرکەوتوو نەبووین ئێمە وتمان حەماس ناهێڵین بەدیلی سیاسی بۆ دروستەکەین هەموو بارمتەکانە هێنینەوە هیچمان پێ نەکراوە وێرانی کرد وەکو بڵێ بۆ لوبناان ئێستا جۆرێک لەوە هەیە بەڵام حزبوڵا بۆ دروست بوو ئەو کاتە بۆ ئیسرائیل چووە ناو لوبناانەوە هەشتا دوو ئەمەی کە پێوترێ بەرەی مقاومە لە بەرامبەر چیا بوو لە بەرامبەر ئاکسیس ئۆف ئیڤڵ بەرەی شەڕی جۆرج بوشا بوو کە سووریا و کۆریای باکوور ئێرانی تیا بوو بۆیە ئەوەی پەیوەندی بە سووریاوە هەیە ئیسرائیل لەمەوەی 48 ساعتە زۆرترین هێرشی ئاسمانی لە تاریخی هێزی ئاسمانی ئیسرائیل بێچەکی کرد ئیسرائیل سووریایەشی بێچەکی ئەوێت داماڵڕاو لە چەک عێراق ئێستا ئەوەی کە هەیە لە کۆبنە دیپلۆماسیەکانە ئەوترێ زۆر ڕازین لە سوودانی چه ئەمریکەکان چه ئەوروپیەکان چونکە ئەڵێن هاوسەنگی ڕاگرتووە نازانم شیعە لە ناوخوایانە ناکوکێن ناوخوایان ڕێگە ئەدا سوودانی بمێنێتەوە یان نا بەڵام ئەو شەڕانە ڕایژیرێ چونکە عێراق $90 هەیە ئەگەر ئابڵقی بەسەرا بسرێت تووشی داڕۆخانە بێ بڕوان ناگەم بگاتەوە ئەوەی پەیوەندی بە ئێرانەوە هەیە سێ بژاردەیە یەکەم شت فشارە لە ڕووی ئابوووریەوە بۆ دووەم شت کە بگەن بە ڕێکەوتنیی نوێ کە ئامانجەوەی نابێ ئێران چەکی ئەتۆمی دروستکە بەڵامیچە لە سینەرۆ زۆر بەهێزەکان ڕەنگە لەگەڵ ناتەنیاهو جۆرێک لە ڕێکەوتنی هەبوو بێ کە ئامانجی ناتەنیاهووە لێدانە لە بنکە ئەتۆمەکانی ئێران لە ناوبردنێت سپاس دەکەم سەبارەت بە دۆلار و عێراقی شتێکی گەمارۆی بخرێتە سەر عێراق مەسەلەی عێراق و ئەمریکا بە تایبەتی کێت سەر بارە ئابوووریەکەی ئەوەیە کە تەواوی ئابووری عێراق تەواوی ڕێگوڕشی ئابووری عێراق بەدەست ئەمریکاوەیە سەبارەت بە ئێرانەوە ئاماژە بە خاڵ بەڵێ بە کورتی توانم بڵێم بە تەواوەتی هەیکەلی ئابووری ئێرانیان ڕوخانەوە لە ڕێگەی دراوەکەیەوە دراوەکە هیچ بایەکی نەماوە لە عێراق ئەوەی کە بەدەستیەتی وەکو کارتی فشار ئەمریکا هەموو ئابووری عێراقی بەدەستەوەیە چونکە تەواوی یەدەکی دۆلاری عێراق لە بانکەکانی ئەمریکا تەواوی یەدەکی ئاڵتۆنی من زۆر مەترسیەک نابینم لەبەر دکتۆر ڕەنگە بڵێ مەترسێت لەبەر چی ئەگەر عێراق خۆی نەبێ بە کێشە خۆی ئاخر مەبەستم ئەوەیە سەیریکە لەو ڕوانگەیەوە سەیری کرد عێراق ئێستا پێم وابێ ئێستا دەسەڵاتدارانی عێراق زۆر حەکیمانەتر لەگەڵ ئەمریکا مامەڵەیەکەن چونکە ئەزانن گۆڕان تەنانەت خودی مالیکیش تەسریحێکیە ئەزانەیە کە
ئابووری عراق لە دەستی ئەمریکا توانێت بە یەک ڕۆژ هەموو یاڵوەشێنێتەوە. کەوتور شتێکت ماوە وەکو باوتە سپاس. وەڵا سوپاسانەکەم ئەوەشی کە هەیە ئێستا زانین شەرعێتی زیاتر لە دیمەشقا هەیە و فرسەتێکی ژەم لە باکووری کوردستان لەو بابەتە ئەگەر جددی بن و ئەردۆگان پەشیمان نەبێتەوە تۆتە ئاراوە و بتوانین لەسەر بنەمای دەستەبەرکردنی مافەکانی کورد هەم کورد لە سووریا دەمەجبێ ئەم ئەو پرۆسەش شاتە پێشەوە ئەنگاوێکە بۆ بەرپێشوونی کورد لە مەحەلەکەین. کاتمانەوە زۆر سپاس دکتۆر سەلام عەبدولکەریم مامۆستا ئەرکان جاف زۆر سپاس مامۆستا هۆشیار عومەر عەلی سپاس دەکەین دکتۆر ئارام کۆکۆی سپاس بۆ جەنابیشت سپاس بە بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ.